یارانە کوردەوار وەختتان وەخێر ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. لە چوارچێوەی دیبەیتەکانە ژیرەی مەرە ئەمشەو ئیدامە دەهەندەی ڕەوایەت و مەسئلەیەک بووین کە دوێکە مقەدەمەکەیمان بەحس کرد. مقەدەمەی دیاردەیەک بەناوە مۆدێڕنیتە کە من وتم بە ئێستەسنایی سوارەی ئیرخانی زادە تاوەی کە من ئەزانم هیچ کەسێک بە ناوی نوخبە، نووسەر، ئەدیب، ڕووناک بیر، منەوەرولفکر لەگەڵ پەدیدەیەکا بەناوە مۆدێڕنیتە بەرخوردی نەکرد. ئەو جۆرەیش کە سوارەی ئیرخانی زادە بەرخوردی کردە بەرخوردێکی مەحدود و بەرخوردێکی کاملەن ئیحساسی و ناقسە کە پەیامێکی غەڵەت ئەهەنێرێ، پەیامێک بە معناوێ ڕەجعەتکردنە بە زندگیە دەهات، مانەوە لە پێستە زندگیە دەهاتە کە شعرەکەی ئیشەی ئەمە بێت: گوڵم دڵم پڕە لە دەرد و کۆڵ، دەڵێم بڕۆم لە شارەکەت، لە شارە چاو لەبەر چراو نێئۆن شەواورەکەت، دەڵێم بە جامی ئاوی کانیاوی دێکەم، عیلاوجی کەم کوڵی دڵی پڕم لە دەردی ئینتزارەکەت، دەڵێم بڕۆم لە شارەکەت، لە شارە چاو لەبەر چراو نێئۆن شەواورەکەت، وەڕەس بووە گیانی من لە شار و هاوڕەهاوڕی ئەو. خۆ سوارەی ئیرخانی زادە ئیسە لەگرا تەسویرێک لە شارەدا و ئەو شارێژی تاران بێت یا تەورێز بێت، چون حەدە ئەقەل لەو زەمەنا کە ئشێ ساڵەکانی 1340 تەنیا جێگەهایە کە ئیشێ ماشینێکی فرەی تیاوێت یا یەک و دوودانە کارخانیشی تیاوێت یا تەورێزە یا تارانە. لە ڕۆژی چڵکنی نەخۆش و تاو یاوی شەو، بڕۆمە دێ کەمانگەشە و بزێت، بڕۆمە دێ کەمانگەشە و بزێتە ناو بزەم، چلۆن بژیم لە شاورەکەت کە پڕ بە دڵ دژی گزم، گوڵم دڵم پڕە لە دەرد و کوڵ، دەڵێم بڕۆم لە شاورەکەت، لە شاورەکەت کە ڕەمزی ئاسن و مەناورەیە، مەلی ئەوین قەواورەیە، ئەوەی کە داورە تێ لە مەزهەری قەناورەیە، ژیان شەواورەیە، گوڵم هەرێمی زونگ و زەل، چلۆن دەبێتە جاوڕە گوڵ، گوڵم دڵم پڕە لە دەرد و کوڵ، دەڵێم بڕۆم لە شارەکەت. وإلى آخر تەسویرێکی زەعیف کلیشەیی لەسەر بەستەر و نگاهێکی سەتحی و ئەمە تەنها نووسینێکە کە من ئەتوانم بێژم و بەرچاوم کەوتگە لە دڵگیربوون لە دیاردەیە ئەوەی کە پێژن مۆدێڕنیتە. بەڵام بە وفور لە سەرزەمین ئێمە کەسانێک لە ژێرە ناوە ڕووناکبیر و نووسەر و ئەدیب و مبارز و سیاسەتمەدار لە مەدحی مۆدێڕنیتە قسە ئەکەن تا بە ئەم دەقیقە قسە ئەکەن و من گەرەکمە ئەمە بکەمەوە و گەرەکمە چاوێ بخشێنم بەمە و گەرەکمە تەفاوتە ئەمە، فەرقە فیما بەینە ئەمە، چۆنیتیە مەواجه بوونە ئێمە لەگەڵە دنیای ئەمڕۆ و چۆن ئێمە تازە خەریکین لە خەو هەڵەسین، چه اتفاقی خەریکە لە سەرزەمینە ئێمە ئەکەفێ و من ئەمە هەڵە سەنگێنم تەکە وڵاتانە جۆرا و جۆرا و اتفاقاتێک کە ئێشێ بۆ ئێمە کەوتوێ و فەرقە ئەو شتەی کە ئێمە فامەمان نەکرد، ئێمە دەرکیمان نەکرد
و ئێمە نەمانزانی و بۆ نەمانزانی و چه اتفاقی لە ئێمە کەوت و من چۆن ئیدعاکەم کە ئێمە لە زەرفە 300 ساڵە ڕابردوو بە شێوەیەکی سیستەماتیک بە شێوەیەکی بەرنامەدا ڕژیاگی کار بۆ کریاک دەست ئەوەنە ناوە دڵە سەرزەمینەمان دەست ئەوەنە ناوە ومەتەمان و قەوارەمان بێقەوارە ئەکەن تا بتوانن ڕیختی لێبن شقلی لێ دروست بکەن و بە مەقسەدە خۆیان بیگەێنن. پس من ئێشی ئەم دیاردەیە مۆدێرنیتە بەڕەسی بکەم. من لە دوو نمونە دەست پێ یەکەم بعد شروعەکەم بە بەست و شەرحی ئەوزاعەکە و ئەمما نمونەیەکی بارز لە نووسەر و ئەدیب و ئەوانەی کە مەشهور کریان و بەناوبانگ کریان کەسێکە وەکو عەلی محەممەدە ئەفغانی. عەلی محەممەدە ئەفغانی ئێشێ کرماشانی بێت. نازانین عەلی محەممەدە ئەفغانی جوولەکە سیانە نازانین، وەلی عەلی محەممەدە ئەفغانی تحصیلات خۆی لە ئەمریکا تەواوەکە، جزء ئەفسەرانە حیزبە توودەس و ئەگیرێت لە دەهەی سیا و لە زندانە کتابێکە نووسێ بە ناوە ڕۆمانە شەوهەرە ئاهوخانم، شووی ئاهوخانم، کە وەختە خۆی بە ناوی بەناوبانگترین ڕۆمانە فارسی ناوی ئەورێت. ئەبێت بە ڕۆمانە ساڵ جایزەی ئەدەبی ئەگرێت و تا ئیستە 30 و قسوور بار تەجدیدە چاپ بوو گەسۆ فیلمی لەسەر دروست کریاگە و ئەکسەرە منەوەرولفکرانە ئێرانی لە مەدحە ئەم ڕۆمانە قەڵەم فەرساییان کردگە. من هەر دیمەنە ئەووەڵە ئەم ڕۆمانە ئەخوێنم تێمە ناوە داستانەکەی و بەحسی ئەەکەم کە چه اتفاقێکەکەوێ. ئەڵبەتە لە بیرتان نەچێ ئەنچێ کە نەغب ئەکەن و باسە ئەم ڕۆمانە ئەکەن لە سەحرای کەربەلا کوتانە لە مەسیرە هەدەفێکە کە ئەمساڵە ئەفغانی و ڕفەقای ئەفغانی تەعقیبی ئەکەن. عەلی محەممەد ئەفغانی داستانی شووی ئاهوخانمە سەید میران لە شارە کرماشان 1313 یعنی چەند ساڵ، یعنی 8 ساڵ دوای دروستکردنە دەوڵەتە مۆدێرنە ئێرانی، کۆرپۆرێشنە ئێرانی. بعد زۆر یەکی از روزهای زمستان سال 1313 بود. آفتاب گرم و دلچسبی که تمام پیش از ظهر بر شهر زیبای کرمانشاه نور افشانده بود با سماجتی هرچه افزونتر میکوشید تا آخرین اثر برف شب پیشین را از میان بردارد. آسمان صاف و درخشان بود. کبوترهایی که در چوب بسته شیروانی‌های خیابان لانه کرده بودند در میان مه بیرنگی که از زیر پا و دور و بر آنها برمیخاست با لذت و مستی پرغروری به جنب و جوش آمده بودند. لەبیرتان نەچێ فرێک لەو بینانە کە لە شارە کرماشانە دانریان لەسەر معماریە بریتانیا و کشوەرانە ئەوروپایی دانریان. لە سەرزەمینە ئێمە کە سەرزەمینێکی بارانی نییە، فرەیەک لە بینا کۆنەکانە شارە کرماشان شیروانیان بوو، یعنی سەقفی ماڵەکانیان و حەڵەوی دروست ئەکریا وەکو ئەوانەی ئوروپا و بە شکڵە هێرام بوو، شیروانیان پێوت. لەگرا بە تو ئێژێت ئەم شارە کێدایانێت تا بیناهایەک بەناوە معماریە قاجاڕیە کە کۆپی کریا بوو لە معماریەکانە ئوروپا و هاوڕیا بوو لەوێ دانریا بوو، دانانە بەنایە جێگەیەک بەناوە شار. خۆب ئالەگرا باسە شیروانیەکانی کرد. در خیابان همه چیز آرامش معمولی خود را طی می‌کرد. درشکه‌ای لک کنان می‌گذشت. گذرنده‌ای که دستها را در جیب پالتو کرده سر را به زیر افکنده بود و پی کار و زندگی خود می‌رفت،
فروشنده‌ای که در پس پیشخوان دکان مشتری راه میانداخت هیچ یک در کار خود شتابی نداشتند. سنگفرش پیاده رو اندکی خیس بود و ناودانهای دیواری پنهانی زمزمه میکردند. ردیف دکانهای باز و بسته دو سمت خیابان با درهایی که رنگ سبز و آبی پشت و روی آنها هنوز به خوبی خشک نشده بود، اگر نه برای گذرنده معمولی که گرفتار اندیشه های خیش بود، بلکه برای نوآموز خردسالی که فارغ از هر غم و نگرانی از خانه به سوی مدرسه میرفت، منظره خوش و سرگرم کننده ای داشت. بزانە ئالەگرا لەم دیمەنە کە خەریکە ئیداتە دەرۆ یەککاری کرد. ماڵە شیروانی دارەکانی بەحس کرد، دوکانی و مراودات اقتصادیشی بەحس کرد کە لە ناو بەستەرێکی ئارام و بێعەجەلە گوزەرێ، یعنی ئەمنیەتی حاکمە، و لە کنارە ئەمە خەریکە ئیستا تەوسیف ئەکات لە شارە کرماشانە ساڵە 1313 دەڕابەی دوکانهای کڕەنگە سەوز و ئابیە تازە کریاگن و هەنووز وشکۆ نەوگنەوە، و ئەمە شاید بۆ گەورەکان جۆرێکی تر بێ، بەڵام بۆ مناڵانێک کە ئەڕۆنە مەدرسە تەوەجۆ بکە، بەڵام بۆ مناڵانێک کە ئەڕۆنە مەدرسە، بەڵکە بەرای نوآموز خردسالی کە فارغ از هەر غەم و نەگەرانی کە هیچ خەم و نەگەرانیشی نییە ئەس خانە بە سووی مەدرسە میرەفت، یعنی نە برسێسی، نە دەستەنگە، نە فەقیرە، نە هیچ مشکڵێکی هەز و بێغەم خەریکە بەرەو مەدرسە ئەچێت، منزەرەیە خوش و سەرگەرم کنندەی داشت. همه چیز خبر از یک جشن و احیانا تعطیلی اجباری میداد. لدەستپێکی ئەم ڕۆمانە کە عەلی محەممەد ئەفغانیە کرماشانی نووساگێسی کە ئێمە نازانین بنەماغا کوێنەیە، و ماغا لە ئەمریکا تەحسیلاتی کردگە و تێت جزء زندانیانە ئەفسەرانە حیزبە تودەس، و کرماشان یەکەم قوتبە ڕۆمانە فارسیە، ئەمە بە عنوانە مەشهوورترین ڕۆمانە فارسی بەکار ئەبرێ و لە مەدحیا بزرگانە دەوڵەتە ئێرانی قسە ئەکەن، تو لەگرا هەر لە خطوتە ئەووەڵا پەی ئەوەی خەریکە چ تەسویرێ لە شار تەرسیمەکە، محیطێکی ئارام، محیطێکی لە کۆنتڕۆڵ و سوبات، دارای شەهرداری و نظام حاکمێ کە تێت یەک دەست دەرودی و دیوارەکان ڕەنگەکە، تەراوەتیان پێئەدا، جوانیان پێئەدا، و ئەمە لە ژێرە سایەی حکوومەت و شەهردار و شەهردارە تازە هەست. لە کەنار ئەمە نەسڵە ئایندەیەک کە ئوفقێک لە ئایندە ئەوێنێ بە هەبوونە مەدرسە بێ دەغدەغە و بێ مشکڵ ئەڕواتە مەدرسە. تەوەجۆ بکە. خۆ لەگرا ئەسڵ نگاه هیچ نەقادیکی بەرامبەر بە دیاردەی مۆدرنیتە کە لە سەرزەمینە ئێمە لە شکڵە دەوڵەت زاهر ئەوێ. ئەمە خیلی مهمە، چون من تێمە سەرە ئەمە کە خود نەهادە دەوڵەت، خود کۆرپۆریشنە دەوڵەت تەنها دیاردەی مۆدرنە کە تێتە سەرزەمینە ئێمە، و ئیستا لە وەسفە ئەما شعر ئێژرێت، داستان ئێژرێت، لە وەسف سوباتێکا کە تێریتی، لە وەسف جوانیەکا کە تێریتی، ناگفتن نەمێنێت. لە پشتە ئەما تۆ دەوڵەتە مۆدرنە ئێرانی بە شێوەیە پەدیدەی موسبەت بەحسەکرێ، وەکو لە بینبردنە بیماری جۆراوجۆر و نەخۆشیە جۆراوجۆر لە سەرزەمینە ئێمە، تەراخوەم، کەچەڵی، گەڕی لە بینەوات، ئاوڵە، وەبا، ئەنواع و ئەقسامن نەخۆشی، لە کنارە ئەمە فەقر، چڵکنی، پێپەتی لە بینەوە. پس مۆدرنتەرین دیاردەیە کە تێتە سەرزەمینە ئێمە، من تێمە سەرە بریتانیا، تێمە سەرە ڕووسیە، تێمە سەرە کشوەرانە ئوروپای غەربی و ڕووسیە کە مهمترین مۆدلێسی کە من بەحسیەکەم، ئەمە بە پێچەوانە لە سەرزەمینە ئێمە اتفاقێکی ترەکەفێ، دیاردەی مۆدرنتە بە شکڵێکی تر تێت، بە داستانێکی تر تێت، ئەسڵەن وەکو دروستکردنە شارە سەن پەتەرزبورگ لەلایەنە پەترەکە بیرۆنایێت، کە من تێمە سەر داستانە شارە سەن پەتەرزبورگ و بەحسەکەم بۆ کۆڵەکەی شارە سەن پەتەرزبورگ مهمە.
پس تۆ لەگرا تەماشاکەی اتفاقێکە ئەکەوێ و بەحسێکە ئەکرێ چ لە مۆنەوەلر فکر، چ لە ڕۆشن فکر، چ لە ئینسانە مبارز، چ لە سەرانە حیزبی، چ لە ئەو کەسانەی کە ڕوبەڕوو ئەونۆ ڕوبەڕووبوونەکەیان نەقادانە نییە، نەغدەکەیان بە مۆدێرنیتە نییە، بەڵکو بە مەردمە، بە مەردم و بە جامعەس، و تا ئەم دەقیقەیشە بە مەردم و بە جامعەس. ئێستا گەڕێمە سەری منزور مەردم کێس جامعە چییە؟ چون ڕۆمانە شووەکەی ئاهو خانم، شەوهەرە ئاهو خانمە عەلی محەممەد ئەفغانی لووتکە و دەستپێکان داستانەسە حەداقل لە ئەدەبیاتە. بوی رنگ فضا را پر کرده بود و کسانی که با دکانها و مغازه‌ها سر و کار پیدا می‌کردند به دقت مواظب خود بودند که به درها مالیده نشوند. رفتگران با حوصله و وظیفه شناسی بی سر و صدایی که ذاتی آنها بود، صندوق‌های آشغال حاشیه خیابان را از محتوای خود خالی می‌کردند تا با کامیون ببرند و بیرون شهر بریزند. این صندوق‌ها یکی از ابتکارات مردم پسند شهردار تازه وارد آنجا بود و رنگ‌های سبز، سفید و قرمز آنها در آن روشنایی خیره کننده بعد ظهری زیبا و شکوه شهر را دوچندان کرده بود. پاسبانها با لباسهای آبی سیر، پوتین و زنگار و چوب قانون واکس زده، کلاههای دولبه را تا روی ابرو پایین کشیده بودند، لبخند رضایت‌آمیز و پلیس معابانه بر گوشه لب روی پاشنه پا میچرخیدند، چشم میگرداندند و اینجا و آنجا را از زیر نظر باریک بین میگذراندند تا در شهر بزرگ و نسبتاً قابل توجه چیزی برخلاف دلخواه بروز نکند. ئێوە لەگرا گەینە دیاردەیەکی تر دووبارە. لەگرا دووبارە هات سایەی دەوڵەت و ئەم پەدیدەیە مۆدەرنە کە هاتگە بۆ ئەم سەرزەمینە ئێمە چشتە قەشەنگێکە و نمونەی بارزە ئەمە کە ڕەنگە پەرچەمەکەیسی لە ئبتکارە شەهردار تازە بۆ دانانە سەتڵە ئاشغاڵ یا تەنەکەی خوڵ لە ناو شارە کە بووگەنی و کەسافەت و ئاشغاڵ جەمکە تا محیتێکی تەمیزی ساڵم بداتە تەحویل خۆی ئەنوێنێت. لە کنارە ئەمە وەسفێک لە پۆلیس کە عاملە ئەمنیەتە، عاملە سوباتە لە شارێکی تقریبەن گەورەی وەکو کرماشانە کە لە ئەوجێ نەزم و تەمیزی و غروور و ڕزایەت و ئارامش و بەهەبوونە چێوە واکس لێدریاک، یعنی بریقەدار کریاگە قانون لە دەستیانە وێساگن و خەریکن ئەمنیەتە ئەم شارە لە ژێرە پوتینەکانە خۆیان تەئەمینەکەن. دیاردەیەک کە عەلی محەممەد ئەفغانی خەریکە سەوارە بە ڕەوایەتی شەوهەرە ئاخو خانم بەحسی ئەکات ئەمەسە دیاردەی مۆدەرنیتەی دەوڵەت لە سەرزەمینە ئێمە پەدیدەیەکی باشکۆ، عاملە سوبات، عاملە پێشرەفت و عاملە خۆشی و عاملە سەروەتە. لەم وەسەتە کەسێک بە ناو سەیمیران کە نانەوایی هەست و ئەوێت و ڕئیسی سنفی نانەوایانە شارە کرماشان داستانەکە لە حەولە ئەمە ئەچەرخێ. لەگرا سنفی شتێتە وەسەت کە سنف جزء طبقەبەندیهای ساختار بروکراتیک نظم جدید مدرنە و ئام ئاغای سید میرانە لەسرە ئەوە دانیشتگە. داستان چۆن تاقیبەوێ؟ داستان حکایەتە عشق سەیمیرانە کە نانەوایی هەست بە ژنێ بەناوە هۆما و ئەم سەیمیرانە ژنێکی هەست بەناوە شەوهەرە ژنێکی هەست بەناوە ئاهو خانم کە چوار مناڵی هەست لێ. ئاهو خانم ژنێکی
سنەتیە، ژنێکی باوەفا و باوەقارە، ژنێکی ئەهلە مەسرەفکردن و خۆ دەرخستن و ئەمانە نییە و توانیگەسی کە ئەم ئاغایە سەیمیرانە بگەێنێت دوایی ئارامشیک و سەروەتێک و مەقامێکی ئیجتیماعی. ئەمە ئاغای سەیمیران کە ئینسانێکی مەزهەبیشە و پیاوێکی لۆتیمە ئاوە چاوی ئەکەوێ بەم خانەمە هۆما و بەرەبەرە گرفتارە جوانی و زەریفیە خانەمە هۆماوێ. بەر لەوەی داستان ئەدامە بەم با تیکێکی تری بخوێنمەوە لە وەسفە شارەکانە. در شهرستانها به همان نسبت که جمعیت کم، سلسله وقایع کوتاه و زندگی روزانه یک نواخت است، همبستگی‌های مردم با یکدیگر بیشمار، دوستی‌ها و دشمنی‌ها مشخص و معرفت با احوال همگان بی رحمت می باشد. مرد تنومند و نسبتاً پیری که با درشک از جلو نانوایی توصیف شده می گذشت گیری بندکن. لەگرا داستانێ بەترەحەکاوەی کە ئەم شارانە بچووکن و ئینسانەکان یەکتریە ناسن، دۆسی و دوژمنیەکان دیارە، ڕەوابەت کەسڵ کۆنەندە است و بۆیە اتفاقێکی عەجیب و غەریبی تیا ناکەوێت و هەرچی شتە دیارە لەبەرەوە گشت کەسێکیش سەرەکاتە ناو یەکتری. بە پێشەوانەی تەواوە ئەو خوێندنانەی کە حاکمیەت لێ ئەکات و حەزی پێ ئەکات و ئەمانە کە تحت ناو شعارهای جدید بفرۆشێت بە جامعە لە ژێرە ناوە ئەوەی کە خەریکە تەقابڵە سنت و مۆدەرنیتە نیشانەدات و خەریکە زوڵمە بەرژنان سنەتی جامعە نیشانەدات و خەریکە هەم هۆما و هەم ئاهو خانوم بە عنوان قوربانی نیشانەدات. بە پێچەوان ئەسڵن ئەم خەبەرە نییە، بەڵکو ئەم ڕۆمانە کاملەن هەدەفمەند نووسیاگە و دوای ئەوەی کە تەوسیفێک لە مۆحیتە ئارام لە ژێرە ئەمنیەت تەمیز پاک ئارام و ئایندەیەک کە لە نەمادە مناڵێکی بێخەمی بێخیاڵە کە بەرەو مەدرسە کە نەهادێکی مۆدەرنە ئەڕوات وەسفەکە، لە کەنارە ئەمە باسی یەک داستانە خەتەرناکەکە. ئەو داستانە خەتەرناکە چییە؟ ئەو داستانە خەتەرناکە هەبوونە ڕەوابەتە تەنگاتەنگ و ارتباطاتە ئینسانی ئینسانەکانە کە لە دیاردەی دخاڵەتکردن لە ئوموری یەکتریە چون یەکتری ئەناسن و چون لەگەڵ یەکتریە مراوداتیان هەست و شارەکە جەمعیەتی کەمترە و باعث ئەوەیە کە ئەمانە نەتوان ئەو جۆرەی کە دڵیان گەرەکیە شارە مۆدێرن دروستکەن و گومنامون. بۆیە ئالەگرا تاوانەکەی سەیمیران و ئاهوو هۆما هەرسێکیان وەیە کۆیدەن. دلەکەی چییە؟ دلەکەی ئەوەسە کە ڕەوابەتە فیما بین ئینسانەکان فاسدە، نەوع زندگیە کە ئیکەن فاسدە، ئەنا خۆتە دیاردەی دەوڵەت و خەدەماتێک کە دەوڵەت ئەیدا بە ئیقتیدارێکە هاوڕگەسی فرەفرشتە قەشەنگێکە. بۆیە تۆ ئەمە ئەوێنیت لە کڕکڕی دوکانەکانە، لە تەمیزیە سەتح شارە، لە مەدرسە، لە مناڵێکی فارغ و باڵە کە نەبرسیەسی نەموشکڵی هەز نەحیچێک و هیچ دەغدغەیەکی نییە و بۆ مەدرسە ئەڕوات کە ئایندەی خۆی تەمینکە. ئەمما داستانە قەمەنگیزە ئەم ماجەراوا لەکوێ وا لە ڕابەتەی فیمابین ئینسانەکانە و ئەمەسە کە ئێشێ بەهاڕێوە لە بین بچێت. بۆیە هۆما کە ژنێکی ئازادە، ڕەقاسە، زەریفە، ژیرە، خەرێکیسی بە عەقڵ و بە زەرافەتی سەیمیران خاتە ناو داو کە ئەستفادەی لێ بکە. خانەمە ئاهوو خانەمیش گەلێکیسی بەرەساسە سونەتانە قەدیم شوەکەی خۆی ڕابێڵێ. ئاغا میران ئەم ژنە تێرێتە مارۆکدار داڵدەی بین و بێکەسە لە ژێرە فشار مردم و قسەی مردم و سەرکێشانە ئاهوو خانەم ئەکەوێتە ژێرە فشار کە ئەم ژنە سیغە بکە. بۆڵین با سیغە تێتە ناوەی ئێمەی کورد، سیغە بکە و لە سیغەی ناکە ئەوە ئەغدە دائیمی ئەکە. خلاصە داستان کەش و قەوسێک ئەگرێت و ئاغای سەیمیران یەک دڵ هەزار دڵ عاشقە هۆما ئەوێت و ئالە ئاهوو خانم و تەقاوڵ بۆڵیان تیا دروسەوێت و ناڕواتە ڕەخت خاوە ئاهوو خانم و وەزایفە ژنپیاگی لەدەست ئەدا و ئەکەوێتە شوێنە ئەم ژنە بەناوە هۆما و ئابڕوو و شەخسیەت و حورمەت و
هەرچی کە هەی بوو ئەینیتە ژیرە پاکەوێتە مەشروب خواردن و قڕ و قەمەر لێدانتە کە ئەم ژنە و ژنەکاتی ڕۆژە سێکسی تر و ڕووتر ئەوێت و دوای ماجەراوی کەشفە حجابە حکوومەتی آخر داستانەکەش کە ئەسەن معلوم نییە بەرەو کوێ ئەچێت ئەمەسە کە سەیمیران گەرەکێسی تەکە هەما دەرچێت و ئاهوو تێتێ شوێنی و نایەڵێت و لە گاراژ ئەیگەڕێنیت و بەرەو ماڵ و سەیمیران هەر چاوەڕوانە کە هەما بێتەوە هەما نایەتەوە هەما تەکە شۆفرێکا کە قەیم دۆسی دەرەچێت. من ئەم دوو مسالەمە بۆ هاورد تا بێژم چ ئتفاقی لە سەرزەمینە ئێمە کەفتگە، چ داستانێ لەگرا حاکمە و چۆن ئێمە دەعاکەینمە لە زەرفە 300 ساڵە ڕابردوو و لێمان قۆمیاگەوە لێمانەدەن و خراومان پێەکەن خراویان پێکردین تا ئەم لە جەنە لە ئاو دەرهاتین کە ئەمڕۆ لە ئاو دەرهاتکین ئێمە هەر خەریکین بەڕەخۆین و لێمانەدەن بەڕەخۆین و لێمانەدەن. ڕۆمانە شۆهرە ئاهوخانەم ڕۆمانێکە بە تەمامە قودرەت دفاعەکە لە مۆدەرنیتە، ئەویش بە سوورەتە ساختارە حکوومەتی و بە سوورەتە حکوومەت و بە شدەت ئەدات لە دیاردەیە شارێک کە ئەو سعیەکان لە ڕەوابەتێکی قێزەونی دخاڵەتگەرانەی پڕ لە خورافاتە بەحسی بکە، پڕ لە خورافات و ئەم پەدیدەیە موسبەتە مۆدەرنیتە قەرارە بدا لەمە و ئەمە محکومە بە نابوودیە، محکومە بە نابوودیە هەر چەندێکیش مقاومەت بکات. پس من بگەڕێمەوە سەر داستان ئەمەی کە مۆدەرنیتە وەختێک بە وجود تێت چه کەسانی تۆلی دەکا کێ تۆلی دەکا. بزانین داستانە مۆدەرنیتە لە کشوەرانە ئوروپای غەربیە ماجەرایەک تەیئەکا کە من بە وردی لە دیبێتەکان نەترا بەحسم کردگە کە ئوسوولەن لە تجارەت و تێت لەوەی کە ئەمانە یە سەروەتێکیان وا لە دەسا ئەڕۆن بۆ تجارەتکردن بە فێربوونە سەفەرە دەریایی بە کەشفە ئۆقیانوسەکان بە مستعمرات دروستکردن بە کاسبیکردن تەبەقاتێکی جەدید دروست ئەوێت لە نێو کیسەدانە جەدید کە گەرەکیانەتە کە ئەشرافیەت و ڕۆحانیەت و تەبەقەیە حاکما دەرکەفن و جێگەی بۆ خۆیان بگرنەوە. ئالەگراسە کە بە شێوەیە هاتنە پەدیدەهای جەدید زوهور ئەکا و واوەی کە عیدەیەک زەمین لەدەست ئەدەن سەرگەردانەون لێو دووە مەجبورەون لە ناوی کارگاکان و دوای انقلابە سەنعەتی لە ناوی کارخانەکانە تەبەقەی بناوی پرۆلەتەر دروست بێ. ڕزا ڕشتە شاریە ئوروپای غەربی لە ژیرە ئەم مشت و مڕ و سیمڕ و ئەم تاریخە کە ئەنجام ئەوێت ڕشتیشی یا گەشەکردنیکی هەواهەنگە لە هەرچی ئەرسەکانە، ئەرسەیە هونەر، ئەرسەیە علم، ئەرسەیە کەشفیات جەدید فەناوەری ئەوە دەست پێەکە و شارەکانی ئەتەقێت. ئەمە لە رووسیا مەتفاقە ناکەفێ، لە رووسیا لە قەرنە حەڤدەهەم و پەترە کە بیرتێت ئەساس بنیادە شارە سەن پەتەرزبورگ دائەنێ و ئەو گەرەکیسی بە زۆرە حکوومەتە خۆی مۆدێرنیتە بێرێتە ناو رووسیا بە شێوەی زوهورە شارە مۆدێڕن و دەست پێشێ لە شارهای بێقەوارەیە قەدیمیە کە لەو سەرزەمینە دروست بووگە و بەرەساسی شارەکانی ئوروپای غەربی بێت شارێکی مهندسی کریاک بەرەساس ئەشکالە هندسی دروست بکە. تێت منتەقەی سەن پەتەرزبۆرگ کە تاڵاو بوو کە زەلکاو و کە نزیکە ئاوە انتخابەکە و فەرمانەدا و ئیجبارەکە بەسەر تەمامە خاندانهای ئەشراف رووسیە کە ئێشێ شروع بکەن بە کۆشکسازی لە منتەقە و ئەگەر نەیکەن ئەلقاب ئەشرافیان لێ ئەسێنێت و لەقەب ئەشرافیەکانیان لێ ئەسێنێت و تەمامە بەناو سەنگتەراش و ئینسانهای ماهەرە رووسیە کۆ ئەکاتەوە بۆ لەوێ کارکەن. لە فاصڵەی 10 ساڵە 35,000 دانە ماڵی تیا دروستەکەن و ساختمانە باشکۆ. لە فاصڵەی 20 ساڵە 100,000 نەفەر جەمیەتی تێکەن. پەچە کەبیر مەمنوع ئەکا ساختمانە بەردین لە هیچ کوێیەکی تری رووسیا دروست بێ ئللا لە سەن پەتەرزبۆرگ بنەوێ. تەوەجۆ بکەن بەمانەیەکی خەریکە مێژوێ نەمای ساختمان ئێشێ بەردی وێ بەڵام کاری نییە بە پشتەکەی وە پشتی چ شەکڵیە چۆنە مهم نییە بەری ئێشێ بەردی و نیشانەی عەزەمەتە قودرەتە
دولة الروسية وحكومة الروسية ومردم الروسية تا ئەگرا حکوومەت خەریکەتی تەبەرەوە و حکوومەت وە زۆر خەڵکی بۆ کۆشەدا و خەڵکی تێخا لە پشتە ساختمانەکانەوە کە حکوومەت مەمنوعەتی بۆ دانانێت حاشیە نشینەکان دەست پێ دەکەن لە پشتە ساختمانەکانەوە نە لەبەریان فەقیر ڕعیەتە دەرکریاک برسی تەبەقەیە کارمەند و طبقات نوزهوري كالقرن حفظهم للروسية دروسيانا كان ساداتير بس روالة الشعر روالتي كي دروزنا نسل اقتدار مدرنيتا لبشتو شعر دلي جانيجا وكو لندن وكو باريس وكو رومانا أوليفر تويست وكو رومانا بينوايان فيكتور هوغو دياردي فقر شلكني بيكاري بێوەزعیەتی لە رووسیا لە پشتە دیوارەکانە عەزەمەتە شارە سەنت پێتەرزبورگ و دروست ئەوێ تا جەزیرەهای کارگەریە کە اتفاقی کەفێ لەگرا چۆ بۆ ئەوەڵین بار ئەوێنی اتفاقێکە کەفێ دوای ئەوەی کە جەریانە دەسەمبریستەکان دەست پێەکە بۆ ئەوەڵین بارە جەریانە دەسەمبریستەکان دەست پێکەن دوای کە سەنت پێتەرزبورگ دروستەکەن دوایەوە کە ئەستقرار پەیاکە پڕەوێ لە جەمعیەت ئەم دەفعە مردمە بێقەوارەیە کە لە ناوی ئەم شارە شکڵیان گرتگە و متعلق بە هیچ شوێن ناون ئەم شارە ئەوێتەوە وەتەن بۆیان و لە زاگەرێکیانە لە ناوی ئەم شارە مالکیەتە خۆیان نیشان بن ئەوەن اتفاقێکەوێ داستانە دەسەمبریستەکان دەست پێەکە لە زەمانە تزار نیکۆلای ئەوەڵە کە گەرەکیانە لە ڕۆژ تاجگوزاریە تزار نیکۆلای ئەوەڵە تزار نیکۆلای ئەوەڵ بکوژن کودتای بەسەرەوە بکەن کێ بڕێک لە ئەشرافیەتە رووسیە و ڕۆشنفکران رووسیە لەگەڵ ئەقشارێکی نخبە و ڕووناکوێرە کە تزار نیکۆلای موفق هەوێت کە سەرکوتیان کە دوای ئەوە فەزای رووسیە ئەڕواتە ژێرە ئەوەڵین دەستگاهە پۆلیسی و تزار رووسیە تەبدیل ئەوێ بەچی تەبدیل ئەوێ بە ژاندارمە ئوروپا ئاغا تزار نیکۆلای ئەوەڵ ئالە گراسەکەیتر کەسێ مەجال لە قسەکردنی نامێنی کەسێک فعالیەتی سیاسی تر ناتوانێ بکە بۆیە لەگرا ئەلکساندەر پوشکین شعرێکە نووسێ بە ناوە سوارە مەفرەق پۆش سوارە مەفرەق پۆش مجسمەی تزارە و بۆ ئەوەڵین بار قەهرەمانە شەخسیەتە شاری تێتە دەرەوە کارمەندێکی دوون کارمەندێکی حیچ کارمەندێکی خەفیف کارمەندێک کە تەحسیلاتیشی کردگە وەلی شغڵێکی دەوڵەتی گرکە حقوقێکی بژی و مەمرە ئەگرێ و ئەم کاورە بۆ ئەوەڵین بار لە ناو بێناویە گومنامیە شارە سەنت پێتەرزبورگە ئەوەی تۆ قەهرەمانە شارە سەنت پێتەرزبورگ لە شێعرە پوشکینە و بۆ ئەوەڵین بار شارەوێت و ساحێوە قەهرەمانە خۆی وەلێ ئەو تەسویرە کە پوشکین لەو ئینساناییدا خەیلی مهمە کارمەندەکە ئینسانە بسیار خاڕ و خەفیفێکە ئارزوهای بچووک و سەخیفی هەست ئارزوویەکی بچووک و سەخیف مەعشوقەیەکی هەست لە خۆی فەقیرتر وا لە مەحەلەیەکی فەقیر نشین شارە تۆفانێ گەرەکێسی بێتە ناو شارە سەنت پێتەرزبورگ و ئەمە لە سەودای ئەوەی کە بڕوات مەعشوقەکەی نجاتدا ئەکەوێتە ڕێکە بڕوا بەرەو مەحەلەیە فەقیر نشینە ئەو تۆفانەدا لە شارە سەنت پێتەرزبورگ و وەختێک ئەم دەست ئەکا بە وەسفە شارە سەنت پێتەرزبورگ لەم شێعرە سوارە مەفرەقینە عەزەمەت و شکۆی شارە سەنت پێتەرزبورگ بەحسەکاوە بە چاوی تێرێ و لە کەناریا کارمەندێک کە جۆزە تەبەقاتە دنیای جەدیدە مۆدێڕنە بێقودرەت زەعیف و بەهەبوونە سەودا و خیاڵە سەخیفانە ڕواکە ئەمەوێتە قەهرەمان کە تۆفانەکە تێت و ئەدا لە سەنت پێتەرزبورگ و ئەو منتەقەوا کەنیشکەکە تیا زەندگیەکە ئاوەی وات و کەنیشکەکە نەقمەوێت و نامێنێت و
ئەم لە گەڕانەوە ئەگاتە ژێرە مجەسەمەیە تەزار و جورئەت بەخۆی ئەدا کە نەهی بێبا لە مجەسەمەیە تەزار و لە مقابڵە مجەسەمەیە تەزارە قەدێ ئەلەمکە بەڵام ئەو قەد ئەلەمکردنە و دەرچوونی هەماهەنگەتەکە یەکتریە و دەرەچێ بۆ ئەوەڵین بار لە شێعرە پوشکینە شێوەیە ئێعترازە ئینسان هەمووتر لە ناو شارە ئەکەوێتەوە دەمە لە ئەسکانی کردن زوان دەراوردن لە هەیکەلە حکوومەت لە بوتە حکوومەت نە دەرکەوتنی نەهاڕینی نەنابوتکردنی بەڵکو وەکو حکایەتە کاورای مناڵەکە وتم ئێژێ هۆهۆ دایکەکەت و هۆهۆ باوکەکە لە دوور و جمێنێدا دەرەچێ بۆ ئەوەڵین بار ئەم شێوە مبارزە دروست ئەوێ ئینسانهای خار و خەفیفە ناوە شارەکان وا قودرەت مقابڵەیان نییە وا پەڕن لە ترس و عادەتیان کردە بە زیندگیەکی سەخیفی تەبەقاتی لە خوارۆ تەنیا شێهۆیە کە ئەتوانن مواجه بوون تەکیان لەسەکە دەمە لە ئەسکانی بکەنەوە بە بوتە حکوومەت بە سوارە مەفرەقین و لە تاوە ئەمە دەرەچێن لە کنارە تۆ تەکە نووسەرەکانە تریشا ڕۆبەڕوویت گوگول و داسایۆفسکی و تەمامە ئەمانەی کە قەهرەمانانە خۆیان لە ناو بلوارە نۆرسکیا تەعقیبەکەن بلوارە نۆرسکی نەماد مۆدرنیتەیە و ئازادیە ئینسانە ڕووسیە لەو سەردەما تەنیا جێگەیەکە کە تەمامە تەبەقات شار تێیاکۆون و ئەشراف زاوێ ڕعیەت زاوێ کارمەندوێ فەقیروێ ئەفسەروێ بێپوڵێ لە ناو بلوارە نۆرسکیا توانن لە کنار یەکتریا ڕێبکەن وەختێک فعالیەتە سیاسی ناتوانێت برووسکات وەختێک فەزایەکی گەورەی پۆلیسی حاکمە وەختێک تزاروەکو نیکۆلایەک موجودە کە هەر چەشنە شۆڕشەی سەرکوبەکە دەرنەتیجە ئەمانە واردە انتزاع و خەیاڵ و ئەدەبیاتەوەن و ئەدەبیاتە قەرن نۆزدەی ڕووسیە ئەتەقێ کەسانێ وەکو داسایۆفسکی و تۆڵستۆی و تۆرگینۆف و ئەوانە داتە دەرەوە شخصیەتە داستانەکانە ئەمانە قاڵبن لە ئینزوا کە تێنە دەرەوە لە تەزاهوراتە خیابانە دەست پێیەکەن ئەمە لە ئەکسەرە ڕۆمانەکانیانە مەوجودە لەگرا دیاردەیەک تێتە بەرەوە کە ئێوە تەقلیدە ئەم دیاردەتانە دی لە لای ئێمە دەستنووسەکانە پیاگە ژێرزەمینی لە شارە سەنت پەتەرزبورگا ئەسەرە داسایۆفسکی کە دەستپێکەکەی خێرە جالبە وەختی کاورا خۆی معڕەفیەکە ئەسەن کاورا خۆی بە سووسکێکی کەسیفی مەوجودێکی حیچ و پوچی پڕ لە حوقنە و پڕ لە حەسوودی و پڕ لە شکەست و پڕ لە بووگەنی و پڕ لە نەخۆشیە بێنێت ئینسانە زیرزەمینەکانە شارە سەنت پەتەرزبورگ هاڕیاگەکانن حەساونەکریاگەکانن برسیەکانن مهم نەبووەکانن بێ چێهرە و بێ ماسکەکانن بێ ئادرسەکانن بێ تایتڵەکانن ئەوانەی کەسە مەوجودیەتیان نییە ناوێنرێن و پڕن لە تووڕەئی و لە ناڕەحەتی و لە حەب و لە بوغز و لە کینە و لە حەسەد لە گراسە تۆ دیاردەیە بە ناوی ژێرزەمینی تێتە دەرەوە بۆ ئەوەڵین بار نمونەی ئەمە هاتە کوێ نمونەی ئەمە هاتەوەی کە لەم دەهەی ئەخیرا لە سەرزەمینە ئێمە لە بەشە کۆرپۆرێشنە ئێرانی چتی هاتە دەرەوە بە ناوی موسیقیە زێرزەمینی ئەدەبیاتە زێرزەمینی ئەگەر لەبیرتان بێت ئاغای شێرکۆ بێکەس شعرێکی خوێن بە ناوە شعرە ژێرزەمینی بە تەقلیل دەمە ئەمە لەکوێوە تێت لە فەزای سەنت پەتەرزبۆرگۆ تێت کە لەو دووە لە تەزاهوراتە ئەمانە ئەم هەستەهای ژێرزەمینیە ڕۆشن فکریە ژێرزەمینی کتاوە ژێرزەمینی ئینسانە بە حاشی ڕاگە و فرامۆشکریاگە ژێرزەمینی لێو دواتێنە دەرەوە و چەندین ساڵە بعد ئەوەڵین ئینقلابە ناوە خیابانەکەن و تەبدیلە بە ڕووزەمینی ئەوەن ئەم بۆوت تۆ ئەوێنی ئەم دیاردە لە سەرزەمینە ئێمە اتفاق ناکەفێ تۆ ناوێنی شارێ دروست بکرێت
خەڵکی کە تێئەخەن خود دیاردەیە ئەم شارە کە سەراغازە هاوردنە ئەزەمەتە مۆدەرنیتەس مردومەکانی لە کەش و قەوس و تەبقاتە ئیجتیماعیەکە کە قەرار ئەگرن ئینسانهای ژێرزەمینیان لێ دروستەوەی ئەم ئینسانهای ژێرزەمینی گەرەکیانە ڕووزەمینی بوون و ناگەهان لە ئەدەبیاتە ڕووزەمینی ئەوەن مەوجودیەت پەیاکەن و لێو دووە مەوجودیەتە ئیجتیماعیش پەیا ئەکەن. بەڵام لە سەرزەمینە ئێمە متفاقە نەکەوت. لە سەرزەمینە ئێمە تەمامە اتفاقاتێک بەناوە مۆدەرنیتەکە و شتە قەشەنگێ بوو. مەسەلەن تەبەقەیە کارمەند لای ئێمە ئەسن تەبەقەیە کارمەندە هاڕیاگە بوو گەنە ئەوانە نەبوو. تۆ ئەمە لە هیچ محیتێکە و لە هیچ داستانێکە و لە هیچ شعرەکە ناوێنی. ژنە و سال لە سنە پاسەبان نەوایەتا کە نیشتیان پێت نایەدا. ئەسن کارمەندی بوو بە ئفتخارێک کە کاورا کارمەند دەوڵەتە حقوقە سابت ئەگرێ مەعاشە سابتی هەست. تۆ ئینی ئەسڵەن مۆدەرنیتە بە نەخت و واردە جامعە ئێمە ناوێ بە تەمجید و واردە جامعە ئێمە وێت. بۆیە ئەسڵەن پیاگە زیرزەمینی مەوجود نییە. بۆی ئەسڵەن کەسێک مەوجود نییە کە گەرەی وێ ساحێوە شاروێ. کرماشانیە مەوجود نییە کە گەرەی وێ ساحێوی کرماشان وێ. کرماشان ئینگار هەن ئەوان نییە. نەکوێ سنە تارانە. تاران کێ سنە دەوڵەتە کۆرپۆرێشنە ئێرانیە. بۆیە مهمە. سنەی ئەسڵ بۆی مهم نیە سنەیە هەزیانیە سنەی هینە ئەوە یا هەنە ئەو نییە. دیاردەی شارهای متأخرێک کە دروستەکرێن سلێمانی هەولێر بۆیان مهم نییە. دانی هەولێر ئێستا بۆی مهم نییە کە هەولێر هەنە ئەوە یا هەنە ئەو نییە. بۆی مهم نییە. داعش تێ حکوومەتە عێراقی تێ پارتی تێ یەکێتی تێ هەرکە تێ هەرکە ئەربابە و نوکەریسی. بۆیە تۆ حەیرەتەکەی کە ئەم اتفاقە مۆدەرنیتە چه اتفاقێک و لەم سەرزەمینە ئێمە کەفت. چۆن کەفت؟ چۆن چه اتفاقی خەریکە ئەخات لە سەرزەمینە ئێمە؟ بام پێتان بێژم. هیچ فۆرموڵێکە لە ئەوروپا اتفاق کەوتکە بە سەرزەمینە ئێمە ناخوا. بەڵکو ئێمە تایبەتمەندی خۆمان هەست لە کاولکاریە کە بە سەرمان هاتگە. چۆن ئێمە وتمان 300 ساڵە لێمان قۆمیاگەوە 300 ساڵامان خەنە دواوە مثالمان هاورد تا ئێوە بفەهمن وتمان ئێمە تەولیدە 500 ساڵە گوزەشتەمان 400 ساڵە گوزەشتەمان کڵاشە هەورامی بووگە کە لوکستەرین کەوشە دەورانە خۆی وەکالای خۆی بووگە لە تەولیدە کڵاشە ماگیرۆ. ئینگارم سەرزەمینە ئێمە ملیاردها کولە لیداگە ئافەتێکی گەورە لیداگە و وێسیاگە لە 400 ساڵە پێشیە لە ڕێگەی تەوسعەیە اقتصادیوە تەوسعەیە ئینسانیوە. بزانە یەک خۆراکە جەدید ئەزافە نەکریاگە کە مردمە ئێمە دروستیان کردووە بۆ خۆیان. دوای پیچک و کلانە و کزێنکە و ئەنواوە قسامە کولێرە و بژی و چنگاڵ و چوزانم شلکێنە و تۆ ئەوێنی یەک خۆراکە جەدید ئەزافە نەوگە بە وفورە تەنەوعات ئینگریدیەنسی و مەحسوڵاتێک هاتکە سەرزەمینە ئێمە. مردمە ئێمە نە خەلاقیەتیان تێماگە نە ڕەوەندە بەرەو پێشە ئیجتیماعی خۆیانیان بەردەگە بەڵکو مردمە ئێمە هاڕیاگن بە تەورە مۆتڵەق. چه اتفاقی کەوتکە لە حوزەی تەرانە لە حوزەی شعرە خەسیاگی مطلق تەولید کریاگە لە زەرفە 300 ساڵ 200 ساڵە گوزەشتە خەسیاگی مطلق تەولید کریاگە. تۆ فقط لە ئەبیاتە فولکلۆر گۆرانیە کە زندگی کوردی ئەوێنیت لە ئەدەبیاتە سۆفیانە ئینقیاد ئەوێنی بۆگەنی ئەوێنیت و تەمامە مەفاهیمە زندگی ئیجتیماعیە ئینسانەکان هەڵگیریاگەوە کریاگە ساوێ و لەوێ بۆگەن کریاگە. لە دەستنووسەکانە بۆگەن کریاگەوە لە ئەدەبیاتە شەفاهیە تۆ ئەتوانی ڕێگەهای زندگی ئینسانە کوردی بێتیتە دەرەوە کە تەکە واقعیەتە سەرۆکاری هەست. بەڵام سەفارشاتە کلیسە و کلیسا لەقنە تەکایە و خانەقا بۆگەنی لێ تێتە دەرەوە تەمامە مەفاهیمە ئێمە فاسد کریاگە. بۆ خاتری ئەوە بۆ خاتری و بەحسەکە تێبگەن متەوەجهتان بکەم ئەتانوەمە سەر داستانێک
نیچە معرفە حزورە گشتتان هەست. ئەکسەریەت حەز بە نیچەکەن. نیچە دوو ئەخلاق بەحسەکە، ئەخلاق سەروەران و ئەخلاق بەندەگان، ئەخلاق سەروەرەکان و ئەخلاق کۆیلەکان، و معتەقدە کە مەسیحیەت ئەخلاق کۆیلەکان تێرێت و ئەخلاق مەسیحیەت بەشەری فاسد کرد. بۆ ئەمە چی ئێژێ؟ بزانە سەروەرەکان، ئینسان های سەروەر، تەبەقەی ئەشراف، زندگی بەر ئەساسە دەریافت و عەزەمەتە خۆیان دروستەکەن. حەجێک ئەوان بێژن هەرواسە، دەریافتیان لە عشق، دەریافتیان لە هونەر، دەریافتیان لە زندگی، دەریافتیان لە معماری، دەریافتیان لە ئەدەبیات، حەجێک ئەوان نێژن ئەوەسە. بۆیە مەسەڵەن ئەوان دیاردەیە وەکو جەنگاوەری، گلۆری، شڤالیە بوون، قەهرەمانی، دلێربوونە لە مەیدانە شەڕە تێرن. ئەمە تەبەقەی زەعیف و تەبەقەی کۆیلە ئەمینیە. تەبەقەی کۆیلە ئەمینیە. تەبەقەی کۆیلە لەگەڵ تەبەقەی سەروەرە ئەکەوێتە تەزاد. تەبەقەی کۆیلە ئشرافی هەست بەسەر ئەوەی کە پەسترە لە تەبەقەی ئەشراف. ئاتەوەجۆ بکەن بەم تیکە. تۆ وەختی ئەکەوێتە سەر دووگانەیە بەردە و ئینسانە ئەشرافی و ئینسانە ئازاد، ئینسانە بەردە لە کۆیلەبوون خۆی قینی تێت، لە کۆیلەبوون خۆی قینی تێت و خۆیشی ئەزانێ کۆیلەبوون چتە پەستە کەسیفێکە. بۆیە ئەو کە تەبەقەی ئەشرافە پارەدایمەکانە خۆی دروسەکە، ئەمیش تێ پارەدایمەکانە خۆی دروسەکە. پارەدایمە تەبەقەی ئەشرافیەت کە ئێشی عەزەمەت تەڵەبی وێت، سەروەری وێت، جوانپەرستی وێت، سەخاوەت وێت، مەردانگی وێت، گوساخی وێت، لە مقابڵیا تەبەقەی بەندەگان و بەردەگان ئەخلاق خۆیان دروسەکەن، ئەخلاق خۆیان دروسەکەن. ئەم ئەخلاقی خۆیانە ئەڕواتە چی؟ ئەڕواتە زۆهد، تەقوا، مشەمشکردن. وەکو ئەوەی کە مثال بەم بۆتان، مثال لە جامعی ئێمە یەک گەلە کۆمەیەک لە ئینسانە هاڕیاگە بۆ گەنەکان کریا لە جامعی ئێمە، بەوەی کە من لە دیبەیتێکا وتم کاکە و 1000 دەسۆگەرەکتانە بەگێ بکەنە کۆیلەیە، بەڵام نەتانگەرەک بوو گشتی بکەنە بەگ. من منزورم دەورانە متەئەخرە ها. بزانن چەند ساڵ پێش ئالەگرا قاڵی دەسی پێ کرد، ڕئیسی بانکی بارکلیس لە بریتانیا 6 ملیۆن پۆند لە دەورانە ڕەسەشنە کە خود بانک بارکلیس لە 2008 هەڵشکیاوە دەوڵەتی ئینگلیز پوڵی پێدا، 6 ملیۆن پۆند بۆنسیان پێدا بوو. پاداش، بۆنس پاداشە، مەعاش نییە، پاداشە، بۆنسیان پێدا بوو بە ڕئیسە بانک بارکلیسە بریتانیا. ئۆکێ، تەمامە ئێوەی کەوانە ناوی دنیای ئەمڕۆوە، تەواوی ئێوەی کە ئەمڕۆ ئیتر یەواشواش حاڵیتان بگۆ و کۆمپانی ئەناسن و دایرۆکتۆر ئەناسن و معاملات جیهانی ئەزانن و تێئەگەن، لەگرا شتێک تێگەن بەناوە. بۆیە ئەوانە تا ئەکسەرە ڕوا MBA خوێنی، مدیریەت. درستە؟ مدیریەتە شرکەتهای کەلان بوون یا شرکەتێکی مەشهور بوون، حقوق گەورەیەک بە تۆ دەن و تۆ حارق ناڕژێنی وەکو کارمەندی نانووسی و ناکەنیت و حساب کتاو ناکەیت و نە، تۆ بەرنامەدانی ئستراتیژی کولی دانی، چۆنێتی ئیدارەکردن دانی، چی بکەیت چی نەکەی، ئەمانە دانی. یعنی تەسمیماتە گەورە ئەگری، وەم تەسمیماتە گەورە بە میزانە درایەتە تۆ لە تۆسعەیە کاری و سووداوەری کەکەیکەی تەئسیری هەست لەم شرکەتە بە تۆ دانانیشی وەرەقە بنووسی وەکو کارمەندی خۆت بەهەڕەکێنی، بەڵکو تۆ ئەمکانی هەست دەستخەیتە گیرفانە فیکە بکێشی تا خەلاقیت بێتە سۆراقە، سیگار بکێشیت و بابا بکەیت تا لە لەحزەیەکە ئیدەی بێتە ناوی سەهنت. بابەتە ئەمیندە بە تۆ 6 ملیۆن دۆلارەدە. درستە؟ دنیای ئەمڕۆ واسە یانە؟ ئێوە خۆتان حەز بەمە ئەکەن یان نایکەن؟ سوال، ئێوە بۆ فکرەکەن کارە ئەربابی کارێکی ڕاحەتە؟ فکرەکەن کاورای ئەرباب تەن پەروەر و ڕاحەت پەروەر بووگە؟ بۆ وا فکرەکەنەوە؟ چون ئەو تەسویرە کریاگەزە ناو زێنەیەوە. درستە؟ ئەربابوون فرە سەختە، مدیریەتکردنی تر ئشێتە کە دوژمنەکانە دەرکەوێشێ ڕقابەت بکەی، ئەشێ نهێڵی ژێردەسەکانە برسیون، ئشێ سعیکەی دەرامەدە زیاتر وێ، پوڵە زیاتر وە دەستپێری، سروەتە زیاتر وە دەستپێری، وانیە
دەی تۆ ئەگە مدیریەتە نەوەی خۆ ناتوانانی خۆ دەدارەکەی چ بڕسەوەی کە 100 نەفەر دەدارەکەی چ بڕسێ ئەوەی کە 2000 نەفەر ئیدارەکەی ئەم 2000 نەفەرە یەکێ دزیەکایەکی دەخڕیەکایەکی کارناکایەکی ڕشوە ئەخوایەکی خیانەتەکە توێشی بتوانێ منە کۆکەیتوانە پەدیتان شغڵە ئەربابی خێلی شغڵە سەختێکە شغڵە ڕاحەتی نییە تۆ فکرەکەی کاورا لە خۆی و گەردنی زر کردە ئیشێ شەڕکەروێ ئیشێ شەهامەتە بڕیاردانی بوێ ئیشێ ئامادەوێتە کە ڕقەبات دەرکەوێ ئیشێ بتوانێت دفاعکات لە ماڵ و مڵکە خۆی ئێوە فکرەکە نەمانەی کە لە ئەمریکا کۆیلەی ڕەشیان بوو کۆیلە جزە چی بوو وەختی ڕوونوامیانەگەر لە بانکەکانە جزە ئەسەتیان بوو وەسیقیان بوو سروەتیان بوو کارە نەگەهداریە کرد لە بەردەکانی لەبەروی لە بین نەچێن برسینەوەن دانیان خراونەوێ نەخۆش نەکەون جو زەرەریە کرد من ئەزانێم قسانە بۆ کەم چون ئێوە بەرئەساسە نگاهای ئەحمەقانەیە کە پەیداتان کردەوە پێتیانیان داگە خاڵیتان نییەوانە کوێم دنیا چی بە باسی چی ئەکەن من گەرەکمە بگەمەوەی کە چۆنم سەرزەمینی ئێمەیان کاول کرد بەس نیچە لەوێ کە بەحسە ئەخلاقە بەندەگانەکە ئێژێ ئەم بەردانە وەختی ناتوانن بوون و ئەوان و خۆیشان ئەحساسەکەن لەمان پەسترن شروع ئەکەن ئەخلاقە خۆیان دروستەکەن ئەخلاقە ئەمانە ئەوێت و زوهد و ڕیا و تەزویر و عەقڵە ئاسمان و چوون و بە شوێنە حەیات جاودانە لە بەهەشتە بەرینا لە ئاسمان حتا چەڵکنتروی و بۆگەنترویت و فەرمانبوردارترویت و شەلا خواردکترویت و دەنگ دەرنەهاتکترویت جێگە لە بەهەشت خۆشترە وەلێ ئەمانە دائیمەن پڕن لە ئۆغدە پڕن لە تەنەفر پڕن لە حەسوودی و پڕن لە حقارەت کاملەن دروستی ژێنیچە کاملەن دروستی لە 300 ساڵە ڕابردووە بۆیە مەسالە شەوهەرە ئاوخانەمە بۆتان هاورد لە 300 ساڵە ڕابردووە ئەوەی حەملە کریا بە ئێمە منتەقدینە مۆدێرنیتە نەبوو منتەقدینە سەروەری کوردی بوو ئەوەی کە بە ناوی ڕووناکبیر نووسای قەڵەم بەدەست نووسای لەم ئەواخرانەی حەلیمەکانیانە و وەکو ئەو دارودەسەی تێ هەڵدریاگە فاحشەیە بەختیار عەلی و ڕێبین هەردی و ئەم تێ هەڵدریاگانە وەنە ئەسپەی ناوە پیسایی ئەمانە کەوتنە گیانە ئەخلاقە سەروەریە کوردی ئافرین گرتتان چه ئەتەفاقێ کەوت لە سەرزەمینە ئێمە نەک شەهرسازیان نەکرد نەک تەحوڵاتە مۆدەرنیتە دەرئەسەرە قودرەت تەڵەبی و ئەزەمەت تەڵەبی سوورەتی نەگرت نەک ئەوەی کە پێشڕەفت و پێشکەوتن لە بوارە تەولید و تەسخیر و فەناوەریە نەتەقیوە بەڵکو ئەوەڵین دیاردەی مۆدەرنیتە کە هات ساختارە دەوڵەت بوو بابزانن ئینقلابە مەشروتیەت کۆپی کریاگە لە جنبش لە ئینقلابە دەسامبریستەکانە ڕووسیا کۆپی کریاگە ئەینە ئەوە کۆپی کریاگە زان بۆ ئەمانە ئێژنی ئینقلابە مەشروتەیە لە ئێران دەستی پێکرد سەرانە ئێڵ و عەشایەرە ئێران حملەیان کرد تارانیان گر کە حکوومەتە مەشروتە دروستکەن نەهادهای جەدید دروستکەن قانون ئەساسی بێرن مەجلس دابنێن کەسێ لە خۆی ناپرسێ ئەم سەرانە عەشایەرە لێو دوای 20 ساڵ لەم اتفاقاتانە یەکیان نەچووە ژێرە بارە حکوومەتە ڕەزاخان مەجبور بوو بە ئەسلحەیە ئینگلیسی ئەرتەشە ئینگلیس ئاموزش دریاگی بە تەوتەئە بە خودئە بە نەیرەنگ یەکی وەکو مەسەڵەن مەحموودخانە دزڵی لە پا دەربێرێ جافرسان لە پا دەربێرێ چۆن 20 ساڵە پێش اتحادە سەرانە عەشایر چووگەن لەوێ ساختارە دەوڵەت بن بەرەساسەکی بۆچی وێرنی بۆچیش قانون ئەساسی دابنین دەخۆی کاورا حاکمە خۆیەکی بۆ خۆی قانون ئەساسی دروست دەکات چۆن ئەم ئەمە گشتی کۆپیە دەسامبریستەکانە چه اتفاقی کەوتگە لەگرا ئەوەڵین دیاردەیە کە تێبنی ناوە حکوومەتە چتە ئینتزاعی بە ناو حکوومەتە کە لێو دوا ئێشێ زەمائر ئینزمامی پەیدا بکات لەگرا یەک کێشەی گەورە مەوجودە یەک کێشەی گەورە ئەوەڵ دەفعە حملەیان کردگە بە ئێمە لە تێی 300 ساڵە گوزەشتە یەک کاریان کردگە سنەتیان سەوارە بەر سنەت کوردی کردگە شیرازەی دەوڵەتیان پاک کردگەس و دەوڵەت کوردی و یەک اتفاقیان کردگە خورافاتیان فڕەداگە سەناوی مردمە کورد
ئەمما هەنووز کە هەنووزە ئەخلاق سەروەری بڕێکی ماگە لە ناوی کووردا. پس کورد ئەخلاق بەردەگانی نییە، ڕعیەت نییە، بە تەمامە قودرەت گەرەکیانە ئەخلاق بەندەگان دروستکەن لەگرا هاتن نەک ئەخلاق بەندەگان و سەروەران دووگانەیە سیڤیلایزد ئەنسیڤیلایزدیان هاورد، بەربەر وە سیڤیلایزدیان هاورد. بۆیە 1920 وەختی بریتانیا بۆم ئەدا لە ڕواندەز ئێشێ فێریان بکەین کە متەمەدنانە ڕەفتار بکەن، یعنی ئەخلاق بەردەگان بگرن، عبودیەت قوڵکەن. بۆم بە فۆسفۆرە دەین و سەریانە کە متەمەدن بوون. ئەم نوکتە وتم ئیسێشێ بازی کەم بووتە، ئەم نوکتە واکەم بووتە. پس تو دید لە سەرزەمینە ئێمە تا ئەم دەقیقە ئەوەی نەغد ئەکرێ و حملە ئەکرێ بە ئەخلاق سەروەرانەی کوردی حملە ئەکرێ. یەک نەفەر حملە بە مۆدێرنیتە دیاردەی مۆدێرنیتە ناکە. لە بهترین حاڵەتا کە ساختارە مبارزاتە سیاسی دروست ئەکەن، ساختارە مبارزاتە سیاسی دروست ئەکەن، دووبارە حملە ئەکەن بە ئەخلاق سەروەرانەی کوردی. ئەمانە نەک پەدیدەهایێ فەقیر وەکو پیاگە ژێرزەمینیەکەی دەسایۆفسکین کە لێودا ڕووزەمینی ئەوەن، بەڵکو ئەمانە گەرەکیانە بە سوورەتە ساختەگی ڕعیەت سازی بکەن تا لە مقابڵ یا ڕعیەت بێسێ لە بەرامبەرە ئەربابە. نە ئینقلاب سەنعەتی بووگە، نە گەشەی بازرگانی بووگە، نە مەردم برسیانە، نە ئیتفاقی کەفتگە. ئەمانە لە خۆیان و گەرەکیانە دیاردەیەک بسازن بەناو دیاردەی ئەرباب ڕعیەتی لە سەرزەمینە ئێمە کە لە تەیە 300 ساڵە گوزەشتە بە دەولە سازی و پاشاسازی کاریان لەسەری کردگە. حتا پەسمەندەهایە هۆز و خێڵی کە ماگنەوە و سەرانە هۆز و خێڵ و بەگو ئەوانیانە هەست لە ناو تایفەی خۆیان ئامکارن، گشتی قەوم و خۆشن تەکە یەکتریا. کاوران ناتوانێ زۆر بێژیەوە ما بەقیە چون بەرخوردی پێکەن، چون قودرەتی خۆی لە دەسەدا، چون کەس نییە بێ کەسویت، کەس نییە بێ دەسوێت، تایفە نییە بێ عورزەوێت، تایفە نییە خۆی بە خار و خەفیف بزانێت. بۆیە هیچ وەخت دین بە سوورەتە شەریعەت ناتوانێت زوهورکە، دین بە سوورەتە مەناسک ناتوانێت زوهورکە، دین لە ناوی ئێمە بە سوورەتە خۆرافە تێرنی، بە شکڵ خۆرافە تێرنی، بە خۆرافاتەکەن ناو مەردم ئێمە. وەلێو دووە تحت ناوە ستایشکردنە پەدیدەی مۆدێرنیتە کە خود حکوومەتە ئەکەونە کار کە چی بکەن کە لە ئەخلاق سەروەری ئەخلاق کۆیلانە دروستکەن، خۆیشیان بۆ خاتری ئەوەی ئەمە بروز بدەن ئێمە لە مقابڵە بە شەرە غەربیە تەبدیل ئەکەن بە بەندەگان و بە شەرە غەربیە ئەکەنە سەروەران. بۆیە تێن کەسانی وەکو ئالا ئەحمەدە بۆ دروستەکەن کە قەرب زەدەگیر بۆ بنووسێ، تێن ئیخوانی و سەلەفی و ئیسلامی و بۆ دروستەکەن کە گویا ئەمانە بە ئەخلاق کۆیلانەی خۆیان گەرەکیانە لە بەرامبەرە سەروەریە ئوروپا بوێسن. ئەتەوەجۆ بکە عالەم داستانە کە گشتی خەریکە بروزیەدا. ئەمما ئەخلاقێک لە ئوروپا تێرنی چه شکڵیە؟ ئەخلاقێکی حیزانەست بۆ تەبەقەیە بێ ئەخلاق کریاگە سەرزەمین و کوردەوە یەک لە سەروەری کەوتکەی تر. ئەمە ئیتر ئەوەڵین ئەتفاقێکە خەریکەکەوێ تەقی نشارەکان بێ هۆڤیەت بوونە مردمەکە، هۆڤیەتیان شێویاگە، قەیچێکیان بۆ عەرزەکردن نییە، پڕن لە تەحقیر، پڕن لە حەسەد، پڕن لە هاڕیاگی، پڕن لە تەنەفۆر. ئیسەکیان بۆ تێرن ئیسە دەقیقەن زوهد و ڕیایە
مەسیحیەتیان لە قاڵەبە فعالیەتە مەدەنی بۆ تێرن، لە قاڵەبە فعالیەتە مەدەنیە ئینقلاباتە ڕەنگین و جومبشهای جۆرا و جۆر. خروجیەکە ئەوێت و چی؟ خروجیەکە ئەوێتەوە مشتێ بەچکە ڕەعیەتە لە ئەخلاقە سەروەریە کوردی کەوتک کە ئەڕوا چی ئەکا؟ داوای حقوقەکە، داوای حقوق لایەی ئۆزۆن ئەکا، داوای ئاشتی ئەکا، نە دلێری بەراوە مهمە، نە گەورەیی بەلاوە مهمە، نە جەنگاوەری بەلاوە مهمە، نە سەخاوەتی بەلاوە مهمە، نە دەستداری بەلاوە مهمە، نە کەسداری بەلاوە مهمە. چی بەلاوە مهمە؟ مۆدێڕنبوونی بەلاوە مهمە، حیزبوونی بەلاوە مهمە، ئیندیڤیدوالیزمی بەلاوە مهمە، گەی و لزبیەن بوونی بەلاوە مهمە، دفاعکردن لە پەیداکردن قوربانیان وەکو مافە کێچ، مافە سپێ، مافە پشیلە، مافە ئەندەر، مافە قوتوجەمکردن. ئەمە ئەخلاقە بەردەگان هاڕیاگە ئوروپاس، زۆد و ڕیایە مەسیحیەتیە. ئەمە تەبلیغەکە ئێستا ئەمە کێ تەبلیغیەکە؟ بەختیار عەلی، قوتبەی سادقی، پەکەکە، حیزەکانە دەوروبرە پەکەکە، پارتی دموکراتە حیز و هەرچی باڵیە و کۆمەڵەی حیز و هەرچی باڵیە و کۆمونیستە حیزەکان گشتی خەریکە تەبلیغیەکە ئەخلاقە حیزی و بەردەی. پس تەمامە ئەنچە کە پێیان وت دیاردەی مۆدەرنیتە لە سەرزەمینە ئێمە هات ئەخلاقە سەروەری لە کووردا بکوژێ، ئەوەی کە ئەمانە حەزی پێیان نەکرد و حەزیان پێ نەکرد و بە دەردی ناخۆر ئەخلاقە سەروەری بوو. چون ئینسانە کوردی کەسێکی ترینە ئەوێ ناقیاس بگرێ لە بەرامبەریە خۆی دنیای خۆی داڕشت. وەلێ ئیستە بەشەرە ئێمڕۆژی دوای 300 ساڵ سەرکوب، دوای 6-7 نەسڵ لە ناوە ئینقیادە شاریا گەورە کریاک، دوای دەستگاهای ئینزمامیە کۆرپۆرێشنیەکان لە تەواو ماهیەتە خۆی دوورۆ کریاوە، شێویا زەهنی شەڵقیا و ئیمڕۆ بە عنوانە بەردەیەکی خاوەرمیانەی ئارزوو ئەکا لە ئەخلاق زوهدانە و زاهدانە چۆلەکە مەئابانە حیزانەی دەستەمۆکریاگانەی کۆیلەی غەربی حەزی پێکە. چووکە سەدامانە ئەو زۆتە بلەخەرە موفق بوون، بالئەخەرە موفق بوون ئەم کارە بکەن لە جامعەی ئێمە. و اتفاقێک کە کەوت ئەمە بوو ئێمە وتمان بۆیە ئەنچێک کە تۆ پێژی دیاردەیە مۆدەرنیتە نە ئەو تاریخە جعلیەی غەربە ئەخوا دەرموردە ئێمە، نە ئەوەی کە لە ئەوروپای غەربی اتفاق کەوت، نە ئەوەی کە لە ڕووسیا اتفاق کەوت، بەڵکو لە سەرزەمین کوردەوارە بە پانتایی ئەم سەرزەمینە ورودیان بە نەهادە کۆرپۆرێشن بوو، پێشووتری بەر ئەساسە سازمانێک کە دابوویان خورافەیان کردە ناو ئێمە، دەوڵەتمانیان لە کار خست، حەکە دەسەڵاتیان کرد و خورافەیان داخوردە مەردەمە ئێمە. ئەخلاق سەروەریەکە ماوەمە تێکەڵ بە خورافات بوو، بە خورافاتە تەکایایی خانقایی، نەیتوانی بە سوورەتە تەریقەت بە سوورەتە شەریعەت ورودکە، نەیتوانی بە سوورەتە چی ورودی کرد و مەناسک بە سوورەتە خورافە ورودی کرد. وەکو چی تا پێتان بێژم، نوشتە نووسان، خەدەماتدان، وەکو ئەوەی کە وتم کارمەند لە ڕووسیە نان نەوبی خوا لە لای ئێمە کارمەند بەشێ حاڵی خاستگوای تەبلیغیانە کرد بۆ کارمەند، بە هاوردنە مەدرسە و بیمارستان، مەدرسە و بیمارستان کێداینیا ئەووەڵین کەس کە بیمارستانەکانە سنە و کرماشان و شارەکانی ئەمەدانیا کێداینیا میسیۆنەرە یەهودیەکان داینیا وە مەسیحیەکان بیمارستانیان دانیا، ئامارە مردمیان کرد، مطالعاتە مردمیان کرد. پس مۆدێرنیتە نەک ئەو جۆرەی کە بۆڵگاکۆف بەحسیەکە، نە ئەو جۆرەی کە نیچە بەحسیەکە، نە ئەو جۆرەی کە مارکس بەحسیەکە،
نە ئەو جۆرەی کە گۆتە بەحسیەکە، نە ئەو جۆرەی کە تۆڵستۆی بەحسیەکە، نە ئەو جۆرەی کە دەسایفسکی بەحسیەکە لە سەرزەمینە ئێمە یەک نەفەر نەهات بەحسیکە، بەڵکو گشتی شعری بە باڵای مۆدرنیتە ئاورد، بەڵکو گشتی عاشق ئەوە بوو کە مۆدرنیتە حاکمکە، شارە گومنام دروستکە، ئینسانە ئیزۆلە دروستکە، ئینسانە بێ بنیاد دروستکە، ئینسانە بدونە قەتعیەت دروستکە، تەواوە تەلاشیان ئەمە بوو ئەمە دروستکەن، ئاخرێکن دروستیەکەن بە تەورە مطلق دایانلی بە گەلە کۆمی گشتیانەوە تەمام ئەمانەی کە ئەمڕۆ ئێوە بەناوە ڕووناکبیر، مبارز، سیاسەتمەدار، دەستەندەرکارە حیزبی، حکوومەتی، دانشگاهی و ئاکادمیسیەنیەی بێنن دایان لە چی؟ تۆ یەک نەفەر ناوێنی، یەک نەفەر بێژگە لە سوارەی ئیلخانی زادە کە من ئەو شعرە خوێند و ئەو شعری سوارەیشە ئەو معنا بە تۆ گەینێ کە ماغا حەزەکە بە زندگی لادەیی و فرشتە خۆشیەکەیە نا ئەو بۆ معنا نییە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەریکەم قسانە کاگەرێکێکی ئێمە بڕێنە عەسرە پاری نەسەنگی ئێمە متەوەقف بووین لە 300 ساڵە پێشە و تا بە ئیمڕۆ کۆی لە ئەکرین لە خووی ئینسانی خۆمان ئەمان سەرنەوە ئەوە نییە تەبدیلمانیان کرد بە دەمە قۆپان دقیقە و اتفاقی کە بۆ داسایۆفسکی کەوت وەختی چووە ناوە شارە کۆڵن وەختی گرێکی بوو لەسەر پێڵە باشکووەکەی شارە کۆڵمان ڕەو بوێت کاورای ئەڵمانی داوای پوری لێکرد کە باشبان لەسەر پێڵەکە ڕەو بێت کارکێشای جێگەیە کەوتە تاحقیرە ملی پێی وتی تو خارجیت تو ڕووسی نافەهمیاڵە بێ وای پێهات داسایۆفسکی حەقارەتەکانە دەرونی لە ڕووسبوو نابڕژێنتە دەروبێژێ ئێمە سەماوەرمان اختراع کردگە هەرەوە حقارەتەی سەوا لە وجودە تەکتەکە ئەمانەی کە ئەمڕۆ قسەکەن بە ناوی کورد ئێمە دەمە قوپانمان هەست لە فستیواڵی جیهانیە جایزە ئەگری ئێمە قنگ هەڵتەکێنەمان هەست بە ناوە هەڵپڕکرد لە فستیواڵی جیهانیە جایزە ئەگری ئێمە دانەیەکمان هەست دانیشمەندە بە ناوە نادیا موراد هەفتە داعشی سکس لەگەڵا کردگە حەزیشی پێ نەکردگە نۆبلی گرتگە ئێمەوە کووردە فڵانە کەس کووردە ئەوە کووردە دەمە قوپان فرشتە قەشەنێکە حقارەت وەختی دەرونی و ئەوی تۆ وات پێکە تەنەفرەت یا دروسەکە حەسادەتت یا دروسەکە ڕۆژ بە ڕۆژ حیسترەکە بۆیە تۆ ئەوێنیت دانەیە حیزە گەڵدەڵپنە پەکەکەی نیشانەدا بزنێکی نیا بە سۆسەریشانی و ژێما ئینیم لەو لاوە عکسێکیان گرکە لە عەرەبی خەریکە کاوڕێسەرە و ڕێ عەرەب ئونێ کورد بچۆ حەقیرەتی هەڵدریاگەمە ئەخلاقە حەقیرانەس وا تۆ خەریکی بۆ خۆت پارامەترە حەقیرە ئێمە ئاشتی دۆسین کورد بچوتی هەڵدریاک حراوە هەڵاڵخۆری کەم دەسەڵاتیە هەڵاڵخۆری کەم دەسەڵاتیە ئەفەهمی ئەوە ئەخلاقە حیز و دزە ئەخلاقە سۆفیانە و زاهدانە زوا لە قناسمان گۆتێتە دەرەوە ڕەشکن و سپێون هاتە بگوسۆ حەقارەت لە وجودتانە وایان پێدان کرد ئیستەوە حەزەکەن ژنەکانمان ئەڕۆنە بەرەو ئەسلحەگنە دەس و مەمکێکە خاتە ناوە دەمە مناڵێک و ئەسلحەی کلاشینکۆڤینیاگەسە لە هەیە و بڕۆ کۆی کەرە و بڕۆ ئەمە مەیدانە ئەوە نییە تۆ ئەگە پیاگ وای تامە حاڵە نەبوو تۆ حیزە کریاگی تۆ بێدەسەڵات کریاگی تۆ لە خۆت دوور و خریاگی تۆ سلوەتە بریاگە تۆ دەسەڵاتە بریاگە کەوتیتە حیزە گەرەکتت لە تەسویرە دیگەران ناخۆت ببینی تۆ حاڵی بووی 300 ساڵ هەمانوە لە دواوە وایان پێمان کرد تاگەینە ئەو جبەردەگی ئیستا خەریکین ئەخلاق بەردەگان تۆلی دەکەین چەندتری بوونەکانیان ئەم ساڵە بەختیار ساڵح و تی هەڵدریاگانە بەناو ڕۆشن فکرانە چەپ و حیزە بەناوە شاعر کوراییتە سەر سەک شاعر تێتە دەرەوە یەکدانە بوت لەر نایەتە دەرەوە گشتی خەمزە کون و ئاخوو کاشکایە من گەی بوایەمە و ئاخوو بەڕاستی ژنان و پڕۆی حیزم ئەشوەرم بەدەم باو و هایمەنم نەگەرەکە بمانوێت و کورە بڕۆ کۆی کەر و مەرتی کرد ئەسە حاڵی نێوایەتە کوێە ئەمە حەملەس بە سەرزەمینە ئێمە ئەسەرە سەگ ئەدەی کاورا شعرێژی شعر بێمحتەوای لووسە کەسیفە خەسیاگە بێتامە بەردەگی شعرێژی بەمە کاول کریاگن بۆیە تۆ ئەمڕۆ ئەوێنی لە حکوومەتە حەلیمە گشتی ئێژی پیرەژنە تێڵا خواردەگە ئێژی گەورە کەنیشکی ترشیاگە قسە ئەکا
قەپەسیۆڵی بەقەڵ سرە من ئەوێ وەختی ئەکوڕوزیێت و لە چەپەڵەمە ئەیگرێت و خۆی ناسکە کات و بشکم حکوومەت بیرێکمان بۆ بکات و بشک و ئەمریکا کارێکمان بۆ بکە و پارەمان نییە و ئێمە ژمرۆڤین و دۆستمان نییە و کۆرە بڕۆحیز تۆ کە ئێمە لە توولە تاریخەوانەوەین وایان پێوان کرد تۆ مەحسوڵە کارە دەوڵەتەکان یاکیتە دەرهۆ ئێمە حەز بە دموکراسیەکەین و جامعی ئێمە هەرچی دینەتی هەیە و گۆ ئێمە پلۆرالیزمان پێکەوە ژیانمان بگە مەرتیکە ئەخلاقە مەسیحی دروستکردنە پەدەر سوختە ئەمە ئەخلاقە مەسیحی دروستکردنە ئەمە کاورای حیز بزانە تو ئەزانی ناتوانانی بووی تۆ ئامریکاییە ئامریکایی مەدەسی بۆمە ئەتۆمی هەز هەواپەیما F-35 هەز کۆنتڕۆڵە دەریاکانی گرتگە هەرکوێ مەیلی بێتە پەتاتە سەری هەرکوێ مەیلی بێت تەجاوزی پێەکە هەرکوێ مەیلی بێ ئەی هاڕێ کاورە ئەمریکایی هەرچی ئەوێژە خەتمە کەلامە و دنیا واوێنیت تۆ ماتەڵی ئەمریکا پێ نێژێ تەروریست باتە سەرە بۆیە تۆ خەیچەکەی لە بەردەما ئەمریکا و دوو دسەماڵە کێشیت و ئامن کوڕە خاسم و دموکراسیم هەست و حەز بە مافی مرۆڤکەم و ژنەکانەمە خەمە بەر و گشتیان و بەخوا و ئپیلاسیۆنەکەن و تاکمویان پێوە نییە و فرە قەشەمون و ژن لای ئێمە گشتی حەز بە ڕەوابەتە جنسی فرە ئەکات و ئێمە فرە بێخیرەتنی و وەڵاو ئەرێوەزانی لە ناوە ئێمە دیاردەی خەتەنەی ژنان هەست و بابەری پێ بگرین و توخوا و قیتقەمەوڕن و ئەم حیزە دەلیلی ئەوەسە تۆ بووی تۆ حیز تۆ کریابی تۆ کۆیلە ئەنتەریاتەکەی لە بەردەمە نظامە سڵتە و جوولەکە وەکو کاورای نۆکەر ناتوانێ وەکو ئەرباب بخڕێ ئەرباب هابە شوێنە گلۆریا هابە شوێنە گەورەیە خۆی بەسەر وەرەوێنێ شەهامەتی گەرەکە پێی خۆشە گۆسفە قارەمانێت یەکەی دنیا بیخوێنێت ئەمیش ئێژێ من قینم تێ لە شەڕ منان مورم کە دەرپاویم بماڵند نە زەمبورم کە ئەز نیشم بناڵند کجا شکر این گزارم کە زور مردم ئازاری نەدارم حەزیفەیەکە منە و مرۆشەمە وام کەنە ژێرە پێ و زەردەواڵە نییە وا خەڵکی لە گەسینم ناڕەحەت بوێت و لەکوێ شکرە ئەمە بکەم وا زۆرم نییە خەڵکی ئازار بەم لە کاتێکە ئەمە وتمان ئەخلاقی ترین چونکە کوردی دەسەڵاتە و وتمان بەزەیی کوردی زەمانێ معنای هەست و ئینسانە کوردی لە ژیانە ڕوتینە تەبیعیە خۆیان کە بەزەیی هەست باشترین زەیی هەست لە ژیانە زەیی خۆی بێدەسەڵاتە کوردیان ئینسانە کوردی لە قودرەت و ئەتوانێت نەکوژێت قودرەتی هەست کە ناتزێت قودرەتی هەست کە نانەدات قودرەت بەعسەوێم کارەکە نە حیزە تۆ حیز بووی حچێکە لە دەست نایە ئەمریکا ئێژی فڵانە چ خراوەژی من نایکەم حەزی پێکەم و بڕاستی و ڕۆشن فکرانە دنیا و بڕاستی و وایژن و حەز ئەەکەم و گشتی ئەوێت و وەجێتەریان گشتی وەکو کاوەڕ ئێستا خەریکە دیا ئەخوا ئەدێ بووگنەوە ویگن ئەگەر حەیج مەحسووە حەیوانیە ناخوەن ئەمە ئەخلاقە پەستەکانە ئەخلاقە هاڕیاگەکان و کۆیلەکانە لە زەرفە 300 ساڵە ڕابردوو ئەم کاریانە بە ئێمە کردگە ئێمە بکەنەوە کۆیلە وە موافق بوون بۆیە گەلە کۆمەیان کردووە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە وەختێکا هات کە خەریک و ئەمە ئەچەسپیا و هاواری کردوتی ئەمە ئەخلاق کوردی نییە ئەمانە ئەو شتێک کە پێێژن مۆدرنیتە هاوردیان ئەخلاقە سەروەری لە ئێمە بکوژنەوە بۆیە ناویان یاوتیان شڕەتەکە سنەتە شەڕەتەکە سنەتە خۆیان تەکیە و خانەقا و تەریقەت و خۆرافەیان هاورد دەسەڵاتە سیاسیتان خۆرافەس دەوڵەتتان خۆرافەس خەدەماتی خۆرافەس ئینسان بوونتان و باکرامەت بوونتان لە پشتە مۆدرنیتە خۆرافەس گشتی خۆرافەس بە خۆرافە هاتن ئینسان حەقیقی و واقعیە کوردیتان تەبدیلە بە کۆیلە کرد ئەخلاقە کۆیلەتان داپی ئەوەی
علی محەممەدە ئەفغانی لە شەوهرە ئاخوخانەمە حملەی پێەکە وەساییەکە بەرجەستەی کات و خورافاتی یەهود ساختەس تحتە ناوە مەسەبە شێعە وەگەرەکێسی تحتە ناوە ئەوە با لە هەمبەستگی اجتماعی لە مەردانگی و لە ژنانگیە ئومەت کوردی و ئەخلاق سەروەریەکە هەسی خەریکە لەوە ئەدەن 300 ساڵە لەوە ئەدەن و ئاخری موفق بوون یەک نەفەر ناوێنی لە مۆدرنیزم انتقادکە یەک نەفەر لەم سەرزەمینە لە مۆدرنیزم انتقادداکە گشتی تەشویقیەکە مۆدرنیزمیش چ دیاردەیەکە تەبدیلکردنە ئینسانەکان بە کۆیلەس لە سەرزەمینە ئێمە متفاقە کەفتگە و ئەخلاقە و کۆیلانە بگری منیسە سەمومەنم دادەستان تا بەفامن چه خەوەرە وەختی تو ئەربابی خۆت سەمومەنی خۆتیژی جان ئەم شکڵیە وا قەشەنگە ماتەڵ نییە کەسێ تەییدیکە تو واڕۆی جوانی یعنی ئەمە زیبایی یعنی ئەمە هۆنەر یعنی ئەمە معنای زندگی یعنی ئەمە بۆ ئێمە گوساخ بووین مردمدار بووین دەستدار بووین کەسدار بووین ماڵدار بووین جوانی دار بووین شای شیرین سفەت بووین کردەی کردەدار بووین شای بەرزەمل بووین شای شیرین سوار بووین ئێمەمە گشتی سفاتە سەروەریەک تەواون ئومەت کوردی بووی گشتی بووی بۆیە تۆ ئەوێنی لەم جەریانە ئاخرە ڕزاخانی و ئەتا تورکیە ئەوەی ئینتفاقێکەکەەوە هاتن قوشبن بە قوشبن ئەم مردمە بکوتن بۆیە تۆ ئەوێنی شارە سەن پەتەرزبورگ بۆ تۆ دروست ناکەن دەوڵەتت بۆ دروزەکەن کە لە شەوهرە ئاهوخانەمە نمادەکەیت لە شیروانی ئارامش و سکوت زیبایی شار پاکی شار دەرو دیوارە ڕەنکریاگە متحد الشکل بازرگانی سروەت و شکۆ و ئوفۆقێک لە ئومید و بێدەغدەغەیەک لە پشتە مەدرسەیەکە کە دەوڵەت هاوڵگێسی تۆ دیت وەلێ چی ئەو زعاکەی خراو کردگە ڕەوابەتە فاسدە فیمابینە ئینسانەکان کە لە خورافاتە یەهودیەت و تێوەیشی ئەوە نابودکەی دەوڵەت مقەسەر نییە یاردەی مۆدرنیتی دەوڵەت خەلی شتە قەشەنگێکە تەراخۆمی لە بین برد کەچەڵی لە بین برد وەبای لە بین برد ئەوە نییە دەوڵەتە خەریکە ستەمە بەر ژنان لە بینەوە ستەمە بەر حیوانات لە بینەوە ئەمە دەوڵەتە و ساختارە دەوڵەت دەتوانێ ئەم کارەکە وتەمامە وجود ئێمە و ماهیەتە ئێمەی شەڵەقاند وای پێمان کردێمە وەکو داسایۆفسکی کارمان کەوتە ئەوەیە کە ئێمە دەمەقۆپانمان هەسوو کڵاشمان هەسوو وەکو قن هەڵتەکێنە لە فستیواڵەکانە قن هەڵەتەکێنین و جایزە ئەگرین و ڕقسە کوردی قەشەنگە و دەمەقۆپانی قەشەنگە و وامانە پێهاتە حقارەت دەرونیەوە بۆ لە ناومانە نەمانتوانی لە سەروەریەکانە خۆمان دفاعکەین نەمانتوانی لە ئەخلاقە خۆمان دفاعکەین نەمانتوانی حملە بکەین بە دیاردەی دەوڵەت بوو بە خەیرە مطلق بۆ ئێمە کۆرپۆریشن بوو بە خەیرە مطلق بۆ ئێمە بە زۆر کۆچاندمانیانە ناوی شارەکانە شارە جەدیدە خۆیان ها نە شارێکە خۆمان بوومان لە 300 ساڵە ڕابردووە هاتەوە جۆ بکە ئێمە لە 300 ساڵە ڕابردووە ماگینۆ بەرەو دوا ئەورێنۆ ناڕۆین بەرەو بەر یعنی ئیجازە نەدریا سەرزەمینە ئێمە بڕواتە بەرەو و ئێمە لە نەزانیەکەوە لە ئیرادێکە کە لە سیستەمەکەمانە بوو ترازیین سوحەک کریین خورافاتیان تێمان کرد تۆ هەنووز ئەوێنیت یەک دانە خۆراکی تر ئەزافە نەوگە بە دیشە ئێمە کە خۆمان دروستمان کردوێت تۆ هەنووز ئەوێنیت یەک تەرانەی قەشەنگتر لەو تەرانە فولکلۆرانەی کە گوزارەشەدا لە زندگی ئینسانە کوردی دروست نەوگە نەیتوانی تەرانەی جەدیدیان بۆ دروست کردگە کوڕوزان شەرتە گوڵە کەس نەکەموە بۆەوە تا گوڵم بۆ بێ لە لایەن تۆوە تۆ ئەوێنی لە هیچ حوزەیەکە تۆ پێشڕەفتە نەکردگە لە 300 ساڵە پێشە لە زندگی کوردیە ماگی تۆ
مشتی خرافات تکایە و خانەقا ساختیان سوارە کردگە مشتی خرافات مدرنیتیشیان تێت کرد کۆی لە هەندێک دروست کرد کۆی لەی بێدەسەڵاتی بێنەقشی حەقیری حەسوودی تەحقیر کریاگی هاڕیاگی بۆ گەنیان لێ دروست کرد وا خەریکی ئەنتەریاتەکەی و هەڵەخەیتەوە ئەوە اتفاقە بوو لە سەرزەمینەی مەکەفت بۆیە تۆ نەدی لە تو لە سەرزەمینە کوردەوارە یەک نەفەر لە شعرێکە بێجگەلەوەی سوارەی خانیزادە کە من وتم کە ئەویش دەریافتێکی بسیار سەتیح و ناقسە بەڵام بازم ئەو یە حەملەیەکە لێ شعرا یە حەملەیەکی کرد تو یەکی ناوێنیت بێجگەل لە مەدح مۆدەرنیتە دەوڵەت و دیاردەکانی و حەملەکردنە بە گەردەنکەشی ئینسانە کوردی و ئەخلاقی سەروەری ئینسانە کوردی کارێتر بکات بە تەمام قودرەت خەریکە ئەخلاق بەردەگی پێدا و دائم وەسەرکەوتن تا ئەم دەقیقە ئەوە اتفاقە سەوا لە سەرزەمینە ئێمە کەفترە و ئەوە ئەو اتفاقات ئاسانە کە کەسێک نەقدی نەکردو کەسێ نەیوت چه اتفاقی لە سەرزەمینە ئێمە کەفتەکە کرماشان بوو بە دوو قوتبە ئەدەبیاتێک یەکێک بە ئەدەبیاتە چەپ کارگەری کۆی لە ساز و بەردەساز بە جەعلە تاریخ هەر ئەم ئاغای عەلی محەممەدە حەماسەیە دەڕێیە قەرەمەی سنی دروست کردگا گەشتبانەکەم واتێت بەحسە ڕەوابەتە ئەرباب و ڕایەتیەکە کە حەج وەخت لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە بە سوورەتە تاریخی مەوجود نەوگە چون ئەخلاقە کوردی ئیجازەیە هێدا کەسێک بەناوە ئەرباب ئەو تعبیرە لە ئەرباب کا کە مەسەڵەن لە ڕووسیە کریاگە لە فەڕەنسە کریاگە ئیمکانی نەبوو و نەبوو و تۆ هیچ ئاسەوارێکت لەوە نییە بیری بیخوێنی تۆ نێسە یەک تەرانەی کوردیت نییە بەحس زۆڵمە ئەرباب کات نێسە مەگە جەعلە کردوێ نێسە یەک تەرانەی فولکلۆرەواتە نییە چی ئەم دیاردەیە ئەرباب و قیامە بەر عەلەیها ئەربابە دروزەکە تێ هەڵدریاگانە کارمەندانە دەستگای جودۆ کریسیانەتی کنیسە و کلیسا واگەرێکیانە قەلبە واقعیەت لە سەرزەمینە ئێمە بکەن بۆیە ئێوەمانان لە چتێک بە ناوی شارە ئوردوگاکانە هێشتا ئەم ئێحساسەتان نەکردبوو کە ئیمڕۆ ئەیکەن ئەوانەی کە بریانە ناو ئەم شارانە هەنووز بەشێک لە ئادابە ئیجتیماعی و ئەخلاقە سەروەرانەی کوردیان تیا بوو بۆیە ڕەوابەت ئیجتیماعی خۆیان مابوو ئەمانە لە طەیە 300 ساڵە گوزەشتە تەنیا دیاردەیە کە گەرەکیان و تەسبیتی بکەن دیاردەی دەوڵەت بوو بۆیە هاتن هەرچیشتیانە لە ژێرە ناوە ئێرانیەت تورکیەت عێراقیەت مەعنا کردو حەملە بکەن تەمەدونە ئێرانی زەبانە ئێرانی خوراکە ئێرانی توالەتە ئێرانی پێشکەوتە ئێرانی مۆدەرنیتە ئێرانی زەبانهای ئێرانی تاریخە ئێرانی فەلسەفەیە ئێرانی تەماتەیە تورکی فەلسەفەیە تورکی تاریخە تورکی جەهانە تورکی هاوردیان تەنیا دیاردەیە کە لە سەرزەمینە ئێمە بەناوی مۆدەرنیتە تعریف کراوە دیاردەی ئینتزاعیە دەوڵەت ملت بوو کە کۆرپۆرێشنی یەهود ساختە بوو کە بە سوورەتە هەمان لە زەرفە 300 ساڵە گوزەشتە ورودی کرد بەم سەرزەمینە ئێمە و متەبەلور بوو تەیە 120 ساڵ ڕابردوو لە دەوڵەتە مۆدێڕن تەوەجۆکەی و یەکسری تاریخ جعلی بە کۆپیکردنە لە ڕووسیە وەکو ئازادی ڕوعەیا کە ئەوێتەوە ئینقلابە سفید و ئیسلاحاتە ئەرزی وەکو کارێکە تزار ئەلێکساندەر کردی وەکو ئینقلابە ساختەگیە 57 وەکو دروستکردنە ئەحزاب مختلف بۆ کوتانە جامعە و کەسێ نەزانی خەریکە چی تاقیبەکە بابژیان خەڵکە سەن پەتەرزبورگە کە گەرەکیان و تەزاهورات بکەن گەرەکیان و بێژن ئەم شارە هەنە ئێمەس ئێمە لە ناوی ئەم شارە مەعنا پەیاکەن ئەم شارە بە ئێمە مەعنا پەیاکە ئەم شارە بە ئێمە مەعنا پەیاکە تۆ شاهدە ئەم ئیتفاقە لە سەرزەمینە ئێمە نیت
یەک تارانی نێتە خیابانە بێژێت تاران بە ئێمە معنا بەیاکە گشتی گەرەکی بێژێ ئێمە شەهروەندە ئێرانی بیاین بیرون بگین ئێمە شەهروەندە ئێرانی دموکراسی میخایم حقوق شەهروەندی میخایم ئەوێنی ئەم ڕەوەندە ئەسڵن تەبیعی نییە تفەکە لە ناوت دەبێت ئێران حقوق ئێرانی دموکراسی ئێرانی حقوق شەهروەندی ئێرانی حقوق شەهروەندی عێراقی حقوق شەهروەندی تورکی بانگەرەکە نایەن بۆ تۆ شارە سەن پەتەرزبورگ دروستکەن بۆیان مهم نییە گەرەکیانە دەوڵەتە بەسەرۆدا بنین ئەوەڵی متفاقێکەکەن دەوڵەتە بۆ تێرن بۆیە تێن خەمزە ئەکەنە دەوڵەت قەشەنگە و بیمارستانی هەسوو دەبستانی هەسوو مەدرسەی هەسوو پۆلیسی هەسوو ئەمنیەتی هەسوو اقتصادی هەسوو پارەی هەسوو کارمەندی هەسوو شتە قەشەنگێکەوە حەزی پێ بکەن و پێنە دەوری ئاخربوونەوە تاوە فڕادەن ئێستا اتفاقە جەدیدەکە کەوتکە اتفاقە جەدیدەکە چییە بەرە خەریکن شکڵە سەن پەتەرزبورگەگرن پیاگە ژێرزەمینیەکان بوو گەن هاڕیاک کۆی لە ڕعیەت ئیستە بووگن و ڕعیەت تازە بووگن و ڕعیەت تەوەجۆکەن تازە بە تازەی دەستان لە حەچی ئەخلاقتانە کێشا دووچارە هۆڤیەت بحرانە هۆڤیەت بوون هیچ پێناسەیەکتان لە خۆتان نەماگە هیچ عەزەمەت و شکۆیەک لە خۆتانە دەریافت ناکەن لە بەرامبەر دنیای ئەمڕۆژە ئەحساسە حقارەت کەمبود نەبود بێمەسرەفی بێهۆڤیەتی ئەکەن هۆڤیەتان بەرجەستە بووگەسۆ ناوی دەمەقۆپان و مترێ پارچە و هەنێ کەلەمات و تەواو و بڕیاوە و هەنێ هەڵقۆن کردن و ئەمانە حەچێکتان بۆ نەماگەسەوە کەوتگنە ئەخلاق کەسیف و زۆخدانەیە مۆدێرنیتە بازی و مافە چۆلەکە و کێچ و سپێ و مافە سەکسە مختلف و مافە چۆلەکە و ئێمە فرە ئاشتی بازین و ئێمە فرە زەریفین و ئێمە حەزەکەین و چۆلەکەی لە کنارە خیابان ئەنینە کنار و گۆشت ناخۆین و حەز بە گەی و لزبیێنەکەین و ئەمە ئەخلاقە بەردەگانە زۆخدە بەردەگانە تۆجتان کرد ئەمە زۆخدە بەردەگانە و ئەرباب واکاوەتە تۆ حقارەتە بکێشی و ئەرباب کاورای جودۆ کریسیانەتی و دەستگای کلیسا و کلیسەس کە ئێوەیان بەگران کێشان وەلی ئێمە بە کۆمەکی چێ وامان بهات لە حەج شەڕەکان نەمان دۆڕاند ئەمسالە حیز و دزەکانی بە عنوانە نخبە و ڕۆشن فکر و حیزە شاعر و دەڵقەک و فاحەشە ئێمەیان بەگرا کێشاند ئەمانە ئێمەیان بەگرا کێشاند تعجب بکەم لە ناوی ئێوە بۆ تۆڵستۆیە نەکەوتە دەرەوە کوربابە لە قاڵەوە یەکدانە شعرە بودانەیە پوشکینتان لێ نەکەوتە دەرەوە وەلی تا دڵگەرەکی قەحبەی تەرەفدارە مۆدێرنیتەوە تەجاوزدان واتیە حەزەکەن پڕ و حەیزەکانتان نەشۆن و ئەخلە های من چتە گەنێکە و برا ڕۆپی لە قەبیاتیشن و تەوەژەتان کرد ئەمە ئەو اتفاقە سەوا لە سەرزەمینە ئێمە کەفت و هیچ کەسێ نەهات دیاردەی مۆدەرنیتە لە سەرزەمینە ئێمە بەڕەسیکە بزانێت چه شکلی هات چۆن هاوردیان لەکوێ دایان بربەستەکانیان لەکوێ بوو بەرعەلەیهە چی هاوردیان بە چه شکل و زەواهری هاوردیان لە ڕووسیا گە دەوڵەتە ڕووسیا بوو لە سەرزەمینە ئێمە دەوڵەت نەبوو دەوڵەتیان هاورد شارە سەن پەتەرزبورگیان دروست نەکرد جوامع یەهود ساختە بەناوە شارهای جدیدە تحتە ناوە دەولە ساختە و پاشا ساختەیە بچووکە بێقەوارە وا فقط مهم بوو کە زوهورە جەمعیەتیان تیاپەیا بوێت نەوەی کە بۆی داڕژێنن جەمعیەتی کە بتوانن بیکەنە بەردەوە بەردەسازی بکەن و کۆی لە سازی بکەن و کۆی لە سازیان کرد بە دەوڵەت ئیستا کامە سەفە کامە فازە ئیستا گەرەکتانەوارە کامە فاز بوون بۆیە خیلی مهمە تو بفهمی لەم جیهانە چه اتفاقی کەوتکە تا تو ئینسان حەکیمێکی تا تو ئینسان دانایەکی تا تو بزانی لە سەرزەمینە خۆت چه اتفاقی کەوتکە ئاواسە کە 300 ساڵە بەرەو دوامان ئەوەنە و چۆن بەرەو دوامان ئەوەنە و تازە موفق بوون کۆی لەمان لێ دروستکەن موفق بوون وە سەرە ورد و دەرسەدەی قسەی حیزانەکە ئەخلاق زاهدانی مەسیحیەت بەحسەکە ئەخلاق کۆیلانە بە پارامترهای کۆیلانە بەسەکە سەروەری لەم سەرزەمینە ئیتر نایبینی مەگەر ئەوەی کە ئاخێزە کوردەوە هارە سەر بەخۆ هاتۆ تا بەر بگرێت بەم گشتە قێزەوەنی و کەسافەتە کە لەم سەرزەمینە سازماندهی شدە گەلە کۆمەلەی کریاگ حەملەی پێکەن
ئەدامە بەیاکە لایەوە